بر مای قومی کرد زمان ناشکی و دانای تو به زمان ناشکی و دانای تو به زمان کسنه کردن مرن کسنه کردن مرن کرد جندن جنده به قطعه آلا کردن جنده به قطعه آلا کردن هم خوردن رنگ زور و شورشی سردکن کنادیان مدارشان سردکن کنادیان مدارشان کسنه کردن مرن کسنه کردن مرن کرد جندن جنده به قطعه آلا کردن جنده به قطعه آلا کردن هم خوردن مریا و کی مطربین دیمان و پالیمان هر نشتمان دیمان و پالیمان کرد و کردستان کسنه کردن مرن کسنه کردن مرن کرد جندن جنده به قطعه آلا کردن جنده به قطعه آلا کردن لاغی کرد را بوی سرفی و شیران بابقی نشیدکن تاجی جیهان بابقی نشیدکن تاجی جیهان کسنه کردن مرن کسنه کردن مرن کرد جندن جنده به قطعه آلا کردن جنده به قطعه آلا کردن کردنون تر حاضر و آمادنه جان فدان جان فدا هر جان فدا جان فدان جان فدا هر جان فدا بنرن هجا إبارة وحمية بخير وخشيبة أم ديسا ورنا وخلقك طيبات ويلسر روشا جنن كرد الدياسبورا وأمل سر مجاركي جرنجي بآخفن لسر كونغري فدراسيونا جنن كرد يكو هيفا بوري لألمانيا هاتي لداخرسن لي براستي تكارن بيجن مخابن واشان روجي بوري دا ما خلقا خزودا أمادا كريج بري وابو ياران لينها أم قلي كرد لرجاء أفاي كردستاني وكردن مي تاخا أشرفية والشيخ مقصود روشك قلك نخوش دا دبورن أم نزان أم تشبيجن خيايا أم نارفينا ما كردايا هردم إيش وعزار لسر مدورن أم هيفي دارن كو روشا كردي ما لأشرفية والشيخ مقصود خوش ببي وأم نما تكارن براستي باري إيش وعزاران هلقرن دلوانيا خودي لقياني باكرواني مبي وساغلمي جحمي بريندارا را وآراميش قلي مرا اجبري ام بدس وقت ما قلتي مجارة خبكن ام دخوازن هنكي لسر روشا الشيخ مقصود و أشرفية وروشا روشا أفاي كردستاني بالتفاهي ام بأخذن دس بيكي أمي وميفاني مي خلكي جني مي دلال بدن ناسين خانم خناف خان حاجو خانم دريا خوشناف خانم نجلة شامبي ليل وخانم آريز محمدي هون حمي بخير هاتن جني مي هجا بله انها امي دست بيبكن خناف خان را خناف حاجو دا جمرة هنكي لسر روشا رجاوي كردستاني نمازة لتاخا الشيخ مقصود و أشرفية بأخذ لإجباري أم بأخذ أم تكارن هنكي لسر جيانا خناف خان بيجن وشقا هون كلك شوا هون زان خناف خان كيا وتشكريا
خناف حاجه سال 1958 جدایک بیا لرجا آبای کردستان سال 1975 کوچی ولات المانیا بیا ول باجار بخمه رونشتیا او دوی دمه ده حتی نها خباتا و یا نتو پروری و یا جواکی بردوامه خواندنا خو دزانگاه باجار دورتموند و بخم یا المانی کریا دبلوم د پرورده یا جواکی ده ستاندیا او خفرینکا دوزا جنیا دوارن پرورده کنوانی سیاسی و جواکی ده خناف خان د سال 1996 ده کوملا روناهی ده مزراند و کوملا و تانها بردوامه آلیکار و تبلیبونا پلاتفورم جنین کرد سال 1996 حتی نها آلیکار و خباتا 6 سالان ده برنامه کردی و دی آر ای روژیر دبیجن جسمو از هیویمه کو اف ناو راست به کار و دامزراندنا انجمنا نشتمانیا کردی کار بردکریه دا برا 2011 حتی 2013 سال 2019 کوملا روشن بدرخان به چند جناره آوا کریه و شخوه كورس كرديجي دانا الألمانيا وبريا كوملا روناهي وكوملين دي خنافخان ديا سيزار وكايا وسينفيا أمهيفينا كو باراسيبن خنافخان تبخير هاتي كلك سپاس كم نارين خان سپاس ياوي كداوي بيروز وهجاد كم راستي ببورا خناف خان بس متخواست از بیجم اف خلاکا ما پیفتیویش خوایا یکیتیا گشتیا نویسکار و رجنماوان کرد لسوریه بناوه یکیتیا گشتی و بناوه فدراسیون جنن کرد لدیاسپورا اف خلاک ما بیک آنیه بس مخواست از بیجم بله سپاس ساعت خوش هر بيجي ديسا شكداورا راستي أفكار وباري في خلقي تزوفة دقي وكا أم دزانين ما قلك يجي تخص أم بدنا باش إيشو على ما هنا في مدى وكا ديسا دايم ديروك المدفقره إيرو ملتي ما دروجين رشرة درباست بن زاروك دايك جن خوشكو برا بافوكال تفدا يعني روشكا قلكي خراب دهوفانة درباست بن دوی مورالی مبراستی نشکه او ویتشتی تخوازن و اجی جملت تفدا و تماشاوان على تفدا تخوازم مورال بهیز بی و کارو خباتا خوی کرد پروری کارو خباتا تفگرا رزگاری خوازا کردستانی هر بردوان بی و نراوستی اف یک جبراستی جبوکو برنامه نسر روش آوایا باشو روش آوای کردستانی برنامه لسر فدراسيون جنين كردا ازي ولو هم بكرتاسي بيجم يعني از وكا جن وجدور تماشي سياسات دكم الولاتي ما والدرفي ولاتي ما وولاتي نافنا توي تشد بي تشنابي بس كارم چار خالا بيجم يك جيب راستي او دهي آزاري بيمانا دهي آزاري بيمانا هفقرتنا كردان لقامشلو خلاص السيا حكومتها دمكيد بن سروكاتيا في كسيدة جولاني وكيدي خالا چار درفتي كرد چنا يعني خالا يكمين ده آزاري ام خولو دبينن براستي قالك بي يعني از بهوارم هاتي عم ذكرن او پیمان دوی لسر وری راوستان و دوی جهاف وری هلوشاندن لی نب نج دعالیاتانی و وکم گوتی پیمانا هفگرتنی لقامش لوگو چی بو پیمانا که پیروز بو دلی ملت کرد گلکی خوش بو لی مخابین ارکن آنی آرمانجین قدوه پیمانی ده حتما ویساندن مهنه گیم دیتن و آواز دیتن ما دخواست اموا به هفره دره کفتنا ده ببینن سرماسی ببینن
گفتوگۆیا بکن گاوێن گرنگ بەهاورە بکن بەری گۆ بشامێرە و بدەولەتێن ناونەتەویرە و دەولەتێن هەڤارە و دەولەتێن ئاریکارن ژوێ حکوومەتا دەمکیرە وەکی دێژی ئەف حکوومەتا دەمکی دیارە دەسەڵاتداریاوی نکارێت لەسەر وێ دەولەتێ بکەی ji ber ku ev kesê dît bera hena û deshilatdariyawî li ser wa xuya dikê ne bihêza an jî kê çawa birêve diçek mirov tê nagihê li Şêx Meqsûd û Eşrefiyê yani ev kesê hanî hovane derbasî Eşrefiyê bûna Şêx Meqsûd gelo bê xeberawiya weke got tê zanîn yani ew dîna hemşatin û ew şêx û çine navê wa hemû yê got girêdayîne weke dibêjin muxaberatê Tirkova ev bi rastî xeteriyeke mezin e lê çavê me ji xeteriyê mezin jî naşikihê û dîsa ji moralekê ji miletê xwe re dixwazim û ji me tevara ku Kurd îro vê derfetê ji destê xwe neberdin û meyzênin çi rêkeftin pîrozin hêjana di kîja riya siyasetê rêyana dewletî ya hundir û ya rojhilata navîn ev derfet divê ji destê me neçê ji ber ku derfet heronayên sedê salan û sermedetê û ez di wê hêviyê de me ku em karibin van yani derfeta bi yek dengî xwe bidine pêş hem li diaspora û hem jî li Kurdistanê ji ber ku ez gelekî pîroz dibînim em derdkevine derve dirûniyê xwe ser kolanê Ewropa nîşan dikin çi hovana û tundurû û ne insanin yani mirov nikarê navê insan weke insanê insan bikuje insanê zarokekê bikuje ev bi xwe ne insanin bi rastî lê rûyê xwe rastî pêşkera bêkum şanî me kirin û ne be şanî me kirin şanî dewletên cîhanê kirin ve em Daişin û ve em heyfa xwe dihilênin û li me temaşe bikin yekî ji wa jî rûyê xwe neveşartibû lê dîsa ez dibêjim ev komê tundurû divê ji nav xaka me derkevin divê em xaka xwe biparêzin em zanibin gelo xaka me Kurdistanê baş û Rojavayê Kurdistanê li ku dimêne em bi milyona kes li wir nînin em xwe biparêzin em karibin xaka xwe biparêzin wê gelekî baş bin em piştgirin em destê wa di hundir û de naberdin em li bawana û gelek peyam me derxistine dema pênûseya belkî ji dih ve min tenê yani kêmayî ve pêncih siyasiyê Kurd agadar kirine jin û mêr û beyannameya me Federasyonê jî her wiha derket beyannameyeke dînha em derdixin li ser wê di heman demê de Frau von der Leyen seroka Yekîtiya Ewropa diçe wan diravan yani teslîm dike bêgo kontrolek li ser hebe yani em bê westan xebatê de ne û ez bejna xwe ji şehîdên Şêx Meqsûd û Eşrefiyê re tewênim ez sebrê ji dayik û bav û kur û dê û xwe re dixwazim û ez bi hêvî me ev xelkê me li Ewropa ev xelkê Facebooka wan wêna carekê têne kuştin lê dema dikine Facebooka de 10 car û 20 cara têne kuştin yani pêwîstî bênîna ji wan kesare jî gelekî nexweş e ji xwediyê ware ji kesûkarê ware dibîne ji pêr ve hawxta zaroka bi Xwedê ez xwe biriba me xweşxanê dexta min bilînd bû ji di sedî nedihate xwarî vêca ez bi hêvî me ez moralekî mezin didimewa didime xwe dime keç û jinên Kurd û her wiha xort û dayîk û bavên me bi vî moralî herine tevgera Kurd û Kurdistanê miletekî pîrozin kevinin aştî xwazin zanena dilpakin û spas were زۆر سپاس خنافخان بەێ وەکتە گوتی
تبي حميتشتي تبي بايش وآزاران الصدي صالادة هزاري صالادة حتى نها أم كرتشتا ما يا باش مورالي ما هرب لندن قريدانا ما بجياني وقلقي خورتا وتدج منها نكاريا ما حتى وكو نهاجي خونا أفخان بيجي اشترى نها زي برصايا كمين اشتبكم لسر كونغر ودبرا أمهرن الجم جنيمي دي دلال دوزدا سيزدا هيفا دوزدا هدايا دنگه منینه؟ بله دنگ هەیە بەس بەلکی الباتەنی دەریاخان لە لای من هیچ دەنگ نییە دەنجی نارینخان هیچ نییە لە سەرەتاوە تازە وێدانە دەنجی زەنابێت هەیە خوناوەنجی نارینخان نییە کەواتە لای نکمە هەیە جەمۆژی هەیە ئارێز خان جەمتە نەجرەخان نازانم نارینخان چی دەڵێت نازانم چی بکەم مامۆستا عەبدولباقی تتکاری بنێریش بەردەنگێ دەریاخان مامۆستا عەبدولباقی سەر کۆنترۆلی خوناوخان دەتوانیت جەنابێت پێم ڕابگەێنی کە نارینخان چی دەفەرموێت نارینخان دەبێژێ دخوازێ پرسایەکەمین لەسەر کۆنگرێ ما گۆهاتیە دامەزراندن ئەزێ شتە بکەم خۆناوخان دەریاخان بێتە چ مامۆستا باقی تتکاری بێژی تتکاری سەراست بکی ئان خوناوخان کا بێژیدا بلا ئەو بنێرێک هاتچ مەسلەتە بێژ جەم وەیە نەجە منە با دەنگ تێوە دەریاخان دەریاخانجباتەیە من جملە تو هەیە خوناوخان بەس جملە نارینخان نییە دەنگێ متکێ بەس دەنگێتە ناکی چما دەنگی مناکێ وڵانزانە بێژێکەکەی عەبدولباقی بلا نەباز دەبێژم بێداوام بێژن مامۆستا عەبدولباقی کە بەلکی چارەسەر بکێ تپرسا بکێ بدۆبینم ئەزێ نەها پرسا خۆشتە بکەم خۆناوخان و بەلکی مامۆستا باقی نەها چارەسەر بکێ سەر کۆنگەر مەگۆ دۆزدە و سێزدەهەیە هیڤابووریدا یا چریا یەکێدا لە وڵاتی ئەڵمانیای وەکو ئەم هەمووی زانن کۆنگرەی یەکەم فدراسیۆنە ژنێر کوردستانê li diaspora hate damezrandin. Pirsa min ew ya çi ermancê we ji vê kongerê hebên an ji vê federasyonê û hewa divê hûn çi pêk bînin divê avakirina an çêkirina vê federasyonê û vê kongerê de. Gelek spas pirseka pîroza û bi rastî jî kongir li Almanya li bajarê hemîn kilin bi coşeka gelekî mezin û bihêz û bi xweşî kongir hate damezrandin. Bûyî kongirî ez gelekî kêfxweşim ser bilindim te hewqas tişt jiyanegeriya min te gotin gelek tişt hêmane jî lê ji hemî tiştî bêhtir ez gihame wê behweriyê ku hevgirtineke me nebe bihêz û yanî ew hevgirtin jî ji alîkî ve ser bixwe bê ji alîkî ve alîkar bê yanî Xwenavxan bibûre bes ez ê binêrim Deryaxan dengê min dighête niha Deryaxan Derya hê dengê Deryaxan dengê te jî xuya neban dihêde Deryaxan belkî ji balê bî erêj xweş cem wê ye problemî cem wê ye dibêjim dengê te nake mixabî ji binî çû Arêz xan tu Neclexan pêre biaxivin Deryaxan re bêje hûn dengê me dikî an na من دنگê we bîstim Derya ket ez bawer dikim ket niha viradan ne baş carek bikeve kerem ke Xwenavxan kerem ke gormin herhalde bidomînin baştir e Baş gelek spas kongir pêwîst bû û li diaspora bi rastî em îro em tev de jî zanin ku hijmara me li diaspora pir zêde bûye û kar û xebat jî yanî gelekî têkirin ji aliyê gelek jinê me hêjan ve lê gelekî pêwîst e ku kongirekî me bengeheke me hebe ku em karibin bi wê bengehê karên zanistî bikin û karên siyasî jî bikin ser asteke bilind û karên navdewletî em bikin. Em berê xwe bidine kûdê nasnama me
و ئەو کار و خەباتە گۆهاتیە دامەزراندن وێ پێشی ئەمە بێ بوێ ئەمێ خۆدنە ناسین و بوێ ئەمێ ئارمانجێن گۆمەدانە بەرخوا هەر وەهال دیاسپۆرا و لە کوردستانی ڕەوشە کەچ و ژنێن مەدایینکەیما چییە دا ئەم بگهێنە دەڤەرین بلند دا ئەم دەستی خۆ بگهێنە وان کۆمیسیۆنێ گوتبەر ژنان دەتخەبتن خەباتە ژنێل ئەوروپا ئەمریکا زێدەی 100 ساڵی هەیە گەلێکی پێشبە چوونە و ئەم ژێهێدی هێدیت خوازن تێکەڤنەوەی ئاستێدا و ببنە هێزەکە براستی هێزەکە مناسب سەر ئاستەکە بلند برەنگەکی زانستی ئەم کار و خەباتە خۆ بڕێوە بن و یعنی ئەم مەدایە بەرخۆشی براستی ژە هەر تشتی پێویستتر ji bilî zimanê dayîkê çand û zimanê me zimanê Kurdiyê dayîkê jî her wiha xalaya kemîne pêş ve herê û em garibin jinê xwe diaspora bihêz bikin ku çend xal hene gelekî girîngin got garibin tevlî siyaseta navnetewî bibin berî her tiştî zimanê wan dewletana berî her tiştî xwendina wan dewletana شەهرەزادیە وان دەولەتە سیاسەتێدا هەفگرتنا وا کوردان ڕە هەڤالتیا وا کوردان ڕە چاوایە سیاست چاوا دمەژەی ینی ئەف هەموو بڕاستی خالن گۆمەدانە پێشیاخۆ و ئەس بە هەوردکم هەڤالێن هێژا لەڤرن ئەو جوێ بسەرڤەتمان کرد بله بجي اشترى بجي خناف خان وقت قوتي محمد السرجانات تنقو اف جنيما هر چارو قالك جنيما جهانا قالك هيجانا جيانا ودا قرتيا شچالكيا شكارو خباتي لي جبر دماما مبكورتاسي قوت از قالك سباسياتتكم دريا خان تنقيمت كي بەێ قالك باشا تبخير هاتي بلي نها وكو ما قوتي دريا خان دماوينينا و جبر فيكي امي هرسي برسي خوجي بكن وامي بيرا باخفن ودفرا بجا بخاطري وخبو خوازي وامي بجني ما يديره امي دس امي بردوام بكن جبري ام برسي خوشت بكن دريا خان امي السرجانات جهنكي براستي جيانات جي قلقي داغرتيا حتى تبيجي داغرتيا لما هول دا چند جارها ما اسكرت بكم كرتاسي ولا يجي وقت بيجن بيجي اشترى كاريتا قلقا دريا خوشناف هلبستوان نویسکار ورگیر لیستگوان روزنامه‌وان مدیاکارا و چالکوانک سربخویا و موزیک جانجی يعني افقاس كارادكي او دريا خان لباشور كردستان جدايك بيا لد سالة 2002 دا بري خدايا ولاتي بيانيه ولنرويج رونشتيا وحتى نهاجي جانا خلويدي بردوام دكي وی بدست خواندنا زمان نرویجی کر پشترا خواندنا خوا یا ناوین داوی کر و سه باورنامه دوارن جواکناسی همشیرتی و وگوهاستن دا ورگرد تبي فزقريكن جياني لنرويجي نتن لنرويجي لتواهي أوروبا وأمريكا ولاتي بيانية دريا خان دقلك عندما قالك سازي وريخستن وكملايا براستي مخوست هما سر چند وريخستنا وكملا از باخفم او عندما اوركسترايا استفولد يا نرويجي بسپورا چلويا عندما سندیکای روزنامه‌وان کردستان عندما فدراسیون نوتویه روزنامه‌وانان عندما سندیکای هنرمند کردستان عندما کمیته گشتی یکیتیا نروژ عندما کمیته ریوبریا کمالای هنرمند کرد لنروژ عندما پارتیا پاریزگاهان یا نروژیا عندما هیزا پیوریا یا یکیتیا گشتی یا جن دیاسپورا و دیاسپورا یا کردستان و سروکا کمیته یکیتیا جن دیاسپورا یا کردستان لنروژ سروکا
باسکە ئەولەهی و پاراستنێ یا گێ سەدا یەک و ئەف سەد ژنێ نەتەوی دناودەنا و دەریاخانژی یەک ژوانە بەردەفکە فەرمی یا کۆمیتەیە نەروێجێ و جیگرە سەرۆکێ هێزە پەیوەرەیە یەکیتیا ژنێن دیاسپۆرای یا کوردستانê دەریاخان بهتر ji 103 berhemên wê yê wêjeyî hene û li hêviya çapê ne weko me got Deryaxan lîstikvan e û em ê hinek rêz filmê wê bînin ziman rêzefilma televîzyoniya Enfal 1998 rêzefilma Jiyan bi zaravê Badînî notone rêzefilma hişyariya civakî ya heftane li ser Gulan TV 2000 filmek dirêj jiyan li ser Komkujiya Helepçe 2001-2002 û berhevokek wê helbestan heye bi navê Nostaljiya jinekê 2024 de bibûre Deryaxan bi rastî min xwest ez hemî tiştî ser te bêjim bes min nekarî te bi xêr hatî Deryaxan باس خنافخان ما برسا يكمين جيكر لسر كونغري يكمين ي فدراسيون جنان لألمانيا درياخان وكم حميزانن تاريف بريا كونغركر كونغري يكمين وت جالك سركفتي بيد في ربريا خدا وتا وهفالي نواجن يكو اف تشت افاكرين جبري كونغرجي وهنجلك وسطان وهو جلك كاركر دا كونغراوا سربكافي انها برسامن اوا هون وكو جنن فدراسيوني وين دياسبورا بيوندين و بريخصنو سازين فرمي ويه جواكا سيفيل يه كردي وجيهاني هنا وهو داخاز وخستك وارمانجي خوشوارا قوتنا دا آري وابكن آري وابكن آلي كاري بورا بكن چه آلي كاريا حتى ياكو دارایی جيبي يا پراد جيبي افتش چيبيا وهو هون چشوارا دبيجن دما هون بورا دا آخفن فرمو درياخان زۆر سپاس نارین خان سپاس بۆ خوێندنەوەی تقریبان بەشێک لە ژیاننامەی من دەستت خۆش بێ زۆر سپاس ڕێگام بدا سڵاوی خۆم بگەێنم بە بەڕێستان و بە بینەران بیسەرانی PTV و زۆر سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە من وەک دەریا هاوکات بە شانازی و ئەندامی دەستەی ڕێبەبەری و بەرپرسی کارجێڕی فیدراسیۆنی ژنانی دیاسپۆرای کوردستانیم و بخێراتنی هاوکارانی بەڕێزم دەکەم کە لە فیدراسیۆن لێرە لەگەڵما بەشدارن هەر یەکێک لە پارتیەیەکی یاخود بڵین لە بەچێکی کوردستان لێرە ئامادەیە بۆ لێدوان لەسەر ڕەوشی ژن یاخود ڕۆڵی ژن لە دیاسپۆرا و لە کۆمەڵگە و دۆزی ژن لە کۆمەڵگەی کوردیدا هاوکات سوپاسی ڕێکخەر و ئامادەکار و پێشکەشکاری ئەم پرۆگرامە جوانە دەکەم مامۆستا نارین و هاوکارانی دەستخۆشتان دەکەم و ئەمەوێت لە ڕێگەم کەناڵەوە نیگەرانی خۆم دەربڕم وەکو کوردێک ئەوەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان دێتە ئاراوە بۆ هەر کوردێک لە هەر شوێیەکی دنیا بێت مایەی دڵتەنجی و نیگەرانی و مایەی ئەوەیە کە بە هیچ شێوەیەک قبول کراو نییە ئەوەی هەیە کە درێژکراوەی مێژووی داگیرکەرانە و پێشەکاریە دژینەتەوەی کورد پێویستە بەڕاستی هەنگاوی کردەی بگرێتە بەر و هیوادارم بە زوویی ئاشتی بەرقەرار بێت و بە سەرکەوتنی کورد کۆتایی بێت لە ڕاستیدا مخابن هەر شتێک کە ڕوودەدا ئەگەر ژنانی جیهان بەجارێک یەک جار بچەوسێنەوە ژنانی کورد 3000 و زیاتریش دەچەوسێنەوە بە هۆکاری نەتەوەی ڕەگەزی هاوکار لە هەندێک شوێن بە هۆکاری ئاینی ژنانی کورد لە ڕۆڵێکی بەرچاو تراژیدیان هەبووە لە مێژوودا بەڕاستی من ئەڵم هەموو ژنێک پێویستە شانازی بە خۆی بکات لەبەرەوەی ژنکاینێکی پیرۆزە و دایکە تێکۆشەرە ئەفرێنەرە هەموو شتێکەدا ژن هەموو شتێکە ژن بناغی ژیانە بەنسبەت پرسیارەکەتان زۆر سپاس من لە کۆنگرەی یەکەمی فیدراسیۆنی ژنانی دیاسپۆرای کوردستانی کە لە 16 2025 دا گیرا بەڵێ من بەڕوبەری
وەکو باڵێن بەشی کۆنفرانسیێر بووم و زۆر بە سەرکەوتووی کارەکەمان ئەنجامدا. هەڵبەت سەرکەوتوویەکە بەندە بە سەرکەوتنی هەموو ژنانی کورد کە لەوێدا کاریان دەکرد. ئێمە چەندین ژنی نخبەی جوان و ڕێک و پێک و بەتوانامان لەگەڵدا لە هەموو بەشەکانی کوردستاندا بێ جیاوازی بەبێ جیاوازی بیر و ڕا بەبێ جیاوازی بیر و بڕوا بەبێ جیاوازی هیچ شتێک تەنیا ئەوەیە کە ئێمە ژنی کوردین بەیەکەوە یەک دەست کار دەکەین بۆ ئەوەی دۆزی ژنی کورد سەرخەین یاخود دەنجی ژنی کورد بگەێنین بە دنیای دەرەوە. چونکە ئێمە چەندین ساڵە چەسانەوەمان دیوە هەموو جۆرە مردنێکمان دیوە لەو کۆتاییەشدا کە مردنمان لە ئەسمانەوە بینی لە ئەسمانەوە کچمان دەخرێتە خوارەوە شەڕبانمان دەخرێتە خوارەوە بەداخەوە. بۆیە پێویستە هەموو ژنێک لە شوێنی خۆیەوە هەڵسێ دەست لە ناو دەست کار بکات بۆ گەیاندنی دەنجی ژنی کورد دەنجی کورد بەگشتی و دەنجی ژنی کورد بە تایبەتی بە دنیای دەرەوە. ڕاستی وەک وەڵام بۆ پرسیاری بەڕێستان ئەمەوێ سەرەتا زۆر بەگشتی و بە کورتی پێناسەیەکی فیدراسیۆن بکەم. فیدراسیۆن ڕێکخراوێکی نێودەوڵەتی سربەخۆیە کە تایبەتە بە پشتگیریکردن و بەهێزکردنی ژنانی کورد لە دیاسپۆرا بە تایبەتی لە دەرەوەی کوردستان جا لە هەر شوێنێک بن. ئەم فیدراسیۆنیان لە ڕاستیدا نێودەوڵەتیە و لە ژێر چەتری کۆنفیدراسیۆندا کاری خۆی دەکات. پەیوەندیەکانمان زۆرن. ئێمە ماوەی چەندین ساڵە کار دەکەین لە چەندین وڵاتدا پەیوەندی باشمان پەیدا کردووە. وەکو ئەوەی کە بڵێم ئێستا ڕێکخراو فەرمیەکان سیاسیەکان فیدراسیۆنی ژنان پەیوەندیشی بەهێزی لەگەڵ چەندین دامەزراوەی فەرمی و سیاسی هەیە لە وڵاتانی دەرەوە بۆ پێشخستنی دۆزی کورد و مافەکانمان بەڕاستی. یەک لەوانە بڵێن پەرلەمانی ئەوروپایە سەرۆکی فیدراسیۆن چەندین جار لەگەڵ ئەندامانی پەرلەمانی ئەوروپا کۆبەتەوە بۆ تاوتوێکردنی کێشەکانی ژنان لە ئەوروپا و دۆزینەوەی چارەسەر بۆیان. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوی شەر پەیوەندێکی باشمان لەگەڵیان هەیە کە کۆبوونەوەی بەردەوام لەگەڵ نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتە جیاوازەکاندا دەکرێت بۆ نمونە نەمسا بۆ هەماهەنگی و پشتگیری. هاوکاری لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتێژی دژی ژنان کە دژی ژنان و خێزان لە کوردستان بۆ کارکردن لەسەر کێشەی کۆمەڵایەتی هاوکات بەشداریکردنمان لەگەڵ ڕێکخەری ڕاستپاردنی دەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی دەنجی ژنانی کورد بە کۆمەڵگەی نێودەوڵەتی. پەرلەمانە نیشتیمانیەکان سەردانی فەرمی بۆ پەرلەمانی ئەڵمانیا بۆ دروستکردنی پەیوەندی و کاریگەری سیاسی، پەیوەندی لەگەڵ پارتی چەپی نەرویجی کە سۆسیال ڤێنسرە پارتی پێ دەڵێن لێرە بۆ هاوکاری لەسەر پرسی ژنان و مافەکانیان، پشتگیریکردن لە کاندیدەکانمان کاندیدە کوردەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی فینلاند، کاندیدی بۆ نمونە سۆسیال دیموکرات بۆ مسۆگەرکردنی نوێنەرایەتی کورد و ژن لە وڵاتەکان، پشتگیریکردن لە کاندیدە کوردەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی نەرویج کە بۆ خۆم شایەدی ئەو شتە، بەشداریکردن لەگەڵ پارتی سۆسیال دیموکراتی فینلەندا، هەروەها ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ڕێگەی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانیەوە کاوانج کاریگەری زۆریان هەیە بۆ سەرکورد، بۆ نمونە حەلەب کارکراوە و پەیوەندێکی باشەیە بەنسبەت کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکان. فیدراسیۆن هاوکاریەکی فراوانی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ناحکومیدا هەیە، لەوانە فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامە نووسان گفتوگۆ لەگەڵ سەرۆکی ئەم فیدراسیۆنە لەسەر مافەکانی ژنان و ڕۆژنامەگەری، کۆنفرانسی ئاشتی نۆبڵ بەشداریکردنمان لە کۆنفرانسی ئاشتی نۆبڵ لەلایەن لیژنەی نەرویجەوە کەوەش پەیوەندێکی باشی دروست کرد، کۆنفرانسی ژنانی سکەندناڤیا ژنانی نورد لێرەشدا کە بەشداریمان کرد بۆ بەهێزکردنی ژنانی کورد، پێگەی ژنانی کورد، هاوکات لەگەڵ پەیوەندیمان هەیە لەگەڵ فیستیڤاڵی فلیمی کوردی مۆسکۆ بۆ هاوکاری کولتوری، هەروەها پەیوەندیمان هەیە لەگەڵ نەتەوەی سامەکان لێرە لە ئۆسلۆ کە گفتوگویەکی کولتوری و ئاڵوگۆڕمان کردووە لەگەڵ یەکتری. بڕگەی دواتری پرسیارەکەی بەڕێستان کە ئامانج و چالاکیە سەرەکیەکانی ئێمە چیە وەکو فیدراسیۆن، ئێمە بۆ بەهێزکردنی ژن یان پەرەپێدانی پەروەردە دامەزراندن و متمانە بەخۆبوون لە نێوان ژنانی کورددا کار دەکەین
و بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و دەربارەی مافەکانی مرۆڤ لە کوردستاندا و بەتایبەت لە دیاسپۆرادا. پاراستنی کولتورمان، پەرەپێدانی زمانی کوردی، هونەر، میراتی کوردەواری و کولتوریمان، پشگیری مرۆیی وەکو داواکردنی پاراستنی نێودەوڵەتی بۆ کورد و بەتایبەت لەو ناوچانەی کە ململانەی تێدا هەیە یاخود ژن لەوێ زیاتر مافی پێشێل دەکرێت. هەروەها یەکسانی جەندەری، داکۆکیکردن لە مافە یەکسانەکان و لە خێزان و کۆمەڵگادا. هیوادارم توانی بێتم بە پەلە جوابی ئەوە بدەمەوە لەبەر وەختی کاتەکەشتا. غەمناکێ زۆر سپاس بەس ئەزێ پرسێکی دیشتە بکەم دەریاخان ئەف تێکیلیەوە بڤقا کەسا و سازیارە هەنا ئۆژبەر کوت گەلک سازیا دێت ئەنداما گەلک سیاسی دێ پەیوەندیێتە بە نەت هەنێ بە نەروجیارە هەنا بەلکێ بگەلێ دیریژی هەبێ ئەو چاوە دۆزەک گەلێمەی کورد بینن چل سەرمە دەبێژن سەر گەلێ کورد سەر دۆزامە ئەنجێ هون شوارە دن خویاکردن ئاگاهیە دنوە ئەم کورد ئەڤن و ئەڤن جانا يعني شوار السرما أخذنا وكو كرد دوزا ما قلي ما ملاتي ما أزارية أمتدا ولاتي ما يبارجا بي بله فرمو لراسي دا إما كاتي خومان دناسيانين لإستادا بخوش حالية وكرد نتويشي قورية نتويشي ناسراوة نتويشي عشتي خواز ناو دبريت لهندێک شوێن بەداخەوە شێوێنیە بەڵام بە زۆرینەی ئەو پەیوەندیانی کە ئێمە هەمان بووە زۆر بە جوانی سەیری کورد دەکرێت بەڵام بەداخەوە یەکشت هەیە کە حەقیقەتێکی زۆر دڵهێژێنەرە ئەویش ئەوەیە کە پێمان دەڵێن یەکگرتوو بن بەداخەوە کە ئێمە هەندێک جار بەهۆی ئەو هۆکارێکی یەکگرتوو نەبووینە نەمانتوانیوە ئامانجەکانمان بپێکین لە زۆربەی شوێنەکان لە زۆربەی ئەو پەیوەندیانی کە هەمان بووە لێرە لەگەڵ سەرۆک حیزبەکاندا کە کاتی قسەم کردووە ئەو قسەی بە ئێمە وتوێتی کورد پێویستە یەکگرتوو بێ ئەگەرنا کورد بۆ هەموو شتێک ئامادەیە کە ببێ بە دەوڵەت لە ڕاستیدا تەنیا ئەوەیە کە ئێوە دەبێ یەکگرتوو بن کە ئەوەش هیوادارم پەیامێک بێت بۆ هەموو کورد کە ئێمە یەکگرتوو بین بۆ ئەوەی بگەینە ئامانجی خۆمان ئیتر بەسە. بله تراست گوت دریا خان هیوی اما هوا دمزنه و گیجن و کمیری کرد چالکوان وقت سیاست مداری وقت و جریم هیجا و میرارا و جوکامه کردی رب گلی مرا حلبت امی کاربن پیشروجی ده تشتن گل کی باج بکن براستی من پرسه کریه اف پرسها بلکه از شوهر چار جنان بکم و هر یکی جا کاتشوا برسباه و ببی هنی بدن جانا جواکاما بتایبت مرد بیجن چما جنر کرد تا ایروجی یکیتی کوملا و فدراسیون جنا بتنها خو آوادکن و بکار تینن چما او امیران به هفرا وان کارو خباتا ناکن یعنی گلک مرد بیجن هون هاتنا اوروپا هون امریکانا هون با همه هلن جهاننا شما تا نهاجی همه هون هر نوار هون فدراسیون جنی چکن هون بیجن یکیتیا جنی و نظام چی جنان اف تشاوی و برسوا وان میرا و جواک دی دریا خان زۆر سپاس پرسیارەکە زۆر گرنگە بەڕاستی ئەوە بابەتێکە کە بابەتێکی هەنووکەیە و هەمیشە زۆر گفتوگۆی لەسەر دەکرێت و لە زۆر شوێن و لە سیاست و دام و دەستگاکانی دنیادا ئەمڕۆ ژن و پیاو بەیەکەوە کار دەکەن بەڕاستی بەڵام بەگشتی وەکو وەڵام بۆ ئەوەی کە بۆچی ژن و پیاو بەیەکەوە لە هەندێ ڕێکخراو یاخود لە هەندێک وەکو تێگەیشت بم لە پرسیاری بەڕێستان کە بۆچی بەیەکەوە کار ناکەن یاخود ژن دەیەوێت بۆ خۆی ڕێکخراوی خۆی هەبێت بەگشتی کاری ژن وەک ڕێکخراوی ژنان جیاوازە ئەتوانم بڵم ژن بە شێوەیەکی وربینانەتر ئاشناترن بە پێویستیەکانی خۆیان لەسەرم بنەمایش کاری خۆی ئەنجام ئەدات و ئەیکات و پرسی دروستکردنی ڕێکخراوی تایبەت بە ژنان لە کوردستان یاخود لە دەرەوە و لە زۆر شوێنی تری جیهاندا ڕەگۆڕیشەی لە چەندین هۆکاری قوڵی کۆمەڵایەتی و مێژوویدا هەیە چونکە ئەم ڕێکخراوانە تەنها وەڵام دانەوەیەک نین بۆ بارودۆخی ئێستا بەڵکو گزارشتن لە فەلسەفەیەکی دیاریکراو بۆ بەدەستهێنانی یەکسانی جەندەری بە یەکسانی ژن و پیاو ئەمەوێت بەوردی ئەگەر کاتم پێ بدەی بەوردی تیش بخەمە سەر ئەم لایەنە جیاوازانە بۆ ئەم پرسە ئەویش دروستکردنی ژینگەیەکی سەلامەتە
کاتێک ژن لە ڕێکخراوێکدا بە تەنیا وەکو ژن کار دەکا بۆ ڕێکخراوی ژن کە ژینگەیەکی سەلامەتە دابینکردنی پلاتفۆرمێکە کە ژنان بتوانن بە ئازادی قسە بکەن تێیدا دوور لە پێکاتە پیاوسالاریەکان پیاوسالاری بە معنای ئەوە ناکە ئێمە دژی پیاوبین یان مەبەستمان کە پیاوسالاریە نەریتیەکان کە بە هەڵا ئەنجام دەدرێت ئەم ژینگەیە یارمەتی دەرە ژینگەی ژن بۆ ژن یارمەتی دەرە بۆ ئەوەی ژنان بتوانن کێشە و خواستەکانیان بەڕوونی دەرببڕن و چارەسەری گونجاویان بۆ کێشەکانیان بدۆستنەوە خاڵێکی تر هەیە کەویش سربەخۆی و خاوەنداریەتیە دڵنیابوون لەوەی کە کێشەکانی ژنان لەلایەن خەباتە سیاسی یان نەتەوەییەکانەوە فراوانترە یان بۆ ئەوەی پەراوێز نەخرێن بۆ نمونە خەبات بۆ سربەخۆیی یان دژی دیکتاتۆریەت مێژوش کە هەممان دەزانین سەلماندوویەتی زۆر جار دوای بەدەستهێنانی ئامانجە گشتیەکان دۆزی ژن پشتگوێ خراوە خاڵێکی تر هەیە کە شارەزایی تایبەتمەندە بۆ تیشک خستنە سەر ئەو پرسانەی کە بە تایبەتی کاریگەری لەسەر ژنان هەیە وەک توندوتیژی جێندەری مافەکانی زاوزێ و سربەخۆی ئابووری کە لەوانەیە لە ڕێکخراوە گشتیەکاندا پشتگوێ بخرێن بە پێویستی نەزاندرێن خاڵێکی تر هەیە کە ژنانیش پێویستیان بە پێکاتی تایبەت بە خۆیان هەیە بۆ چینە با ژنیش چۆن لاوان ڕێکخراوی خۆیان هەیە ڕێکخراوی تر هەیە بەڵام باژنانیش ڕێکخراوی خۆیان هەبێ وەک کۆتا ڕێکخراوی سربەخۆ بۆ نمونە ئەمە بەواتای دژایەتی کردن بەرامبەر بە پیاو نایەت بەڵکو بەواتای ئەوەیە کە تۆ پارێزگاریەک لە خۆت بکەی دژی سیستەمی پیاوسالاری ئەمە ڕێزمان هەیە بۆ هەموو پیاوێک ژن و پیاو تەواوکەری یەکترن و لە ئەنجامدا دەمەوێت بڵێم بە کورتی وەڵامی ئەو پرسیارە کە ژن و پیاوان پێکەوە بۆ چی کار ناکەن بەڕاستی بیرکردنەوە و کاری ژن و پیاو لە هەندێک لایەنی وردا جیاوازن ئەم جیاوازیانە تەواوکەری یەکترن نەک دژ بە یەکتر با ئێمە کار بکەین با ئێمە تاوکەری یەکتر بین نەک دژ بە یەکتر بین قەیناکە با ئێمە ڕێکخراوی خۆمان هەبێ بەڵام هاوکات هاوکاری یەکتریش بین لە ڕووی زانستیشەوە هیچ بەڵگەیەک نییە کە بیسەلمێنێت ڕەگەزێک لە ڕەگەزەکەی تر بەتواناتر و زیرەکترە لە کاردا و سەرکەوتنی هەر تاکێک بە پلەی یەکەم بەندە بە توانە کەسیەکان و بەندە بە پەروەەردە و ئەو دەرفەتانەی کە بۆی دەڕەخسێنرێت لە ژینگەکەیدا. سپاس دەریا خان ڕاستە ڕاست گوت نەمازە ئەم ژنێ کورد ئەم شخۆگە لێمە بندەستە مخابن ئەمژی هێبندەستن ئەم بندەستێ دژمنانە ئەم بندەستی جڤاکێنە گەلێک ئالیاوە ئەم ئێش و ئازارە دەکشێنن ئەجبەر vêyekê bêjim dema jin û jin bigin hev û bibin karna bikin etkarin ji ber jin wekû dê wekû xwe wekû jin wekû heval wekû hemû tişt bingeha civakê ye dema jin karibê xwerakê xwe ava bike ez bijim civaka me jî wê ser bikeve. Derya Xan em ê niha hinekî herin li ser Başûrê Kurdistanê bez ji berî ez dawî ez pirsa xwe bêjim me xwest me divî ez bêjim çar jin anîne ji çar hêlê Kurdistanê û ji xwe Kurdistana sor dilê me de ye Kurdê me Sovyêta berê dilê me de nê Rûsya me xwest em xelekeke taybet li ser wa çêkin yanî rojê bê de wê mêvanê me jinên Kurdistana sor bin û ya Sovyêta berê bin. Li Başûrê Kurdistanê Derya Xan pir yasa li ser mafên jinan hatine erêkirin çi berleman de bê û çi hikûmeta Herêma Kurdistanê de. Ta çira deyî ev yasa di nav civaka Kurdî de li Başûrê Kurdistanê û nav malbatê te hatine karaanîn. Yani niha gelek cara em li vê de diaxivin hinek rojaha jin û mêrekê Almanya hinekê em axivîn gomel ser yasayê Başûrê Kurdistanê xwendiye belkî di Ewropa de ev tişne bê aliyê jina yani gelek rêzgirtinê jina re digirin bi awakî yasayî. Tu çawa dibînî di malbatê û civaka Kurdî de va yasaya? بەڵێ سپاس نارین خان بەگشتی بارودۆخی ژن لە ڕۆژهەڵاتی ناوە ڕاست زۆر ئاڵۆزە
من ئەگەر بمەوێت لە خێزان بە خێزان دیاری بکەم ئەو زۆر زەحمەت دەبێت چونکە هەر کەسێک لە ژینگەکەی خۆیدا بە شێوازێک پەروەردە دەکرێت کە جیاوازە لە ئەوەی تر ئێمە وەکو بۆ نمونە ئێمە دوو خوشک دوو برا لە ماڵێکدا کە پەروەردە دەکرین بە شێوازێکی تایبەت بە خۆمان دینە دەرەوە لەو خێزانە یاخود لەو ژینگەیە زۆر زەحمەتە تۆ پەنجە لەسەر خاڵەکاندا بنی بڵێ خێزانەکان چۆنن بەڵام من بە گشتی قسە دەکەم من ماوەی 23 ساڵە لە کوردستان دوورم بەڵام ڕەگ و ڕیشەمان هەر لەوەیە دڵمان لەوەیە بیرمان لەوەیە هەموو شتێکمان هەر لەوەیە بۆیە بە گوێرەی پێویست دەبێت ئاگداری وەزعی ناوخۆی کوردستان بین کە وەکو پێموتیکە دڵمان لەوەیە هەرچی لەوێ ڕوودەدا خۆشییان ناخۆشی کاریگەری لەسەر ئێمەشەیە ئەو بارودۆخی کە لەوێ هەیە ئاڵۆزە بە تایبەتی لە هەرێمە کوردستان لە نێوان دوو لایەندایە با بڵێن لایەنی پێشکەوتن و لایەنی ململانێ باشووری کوردستان وەک هەرێمێکی سربەخۆ یاساکانی تایبەت بەخۆی هەیە بەڕاستی بەڵام لەبەر ئەوەی کە لێناگەڕێن ئێمەی کورد بە تەواوی سربەخۆبین هێشتا نەبووین بە دەوڵەت لەژێر کاریگەری دەوڵەتی عێراق داین وەک دەسەڵاتدار یاساکانمان دەشێوێنن ئێمە یاسادا دەنین ئێمە چاچی دەکەین ئەوان دێن بە یاسای خۆیان کاریگەری لەسەر یاسای کوردستاندا دەنێن ئەویش بە دەرەجە یەکەم کە زەرەرمەند دەبێت لەوێ چین و توێژ کە یەکەم زەرەرمەندە لەوێدا ژنە بەداخەوە هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی ناوە بۆ پێشخستنی مافەکانی ژنان لە ڕێگەی یاساکانەوە من کەسێکی یاسایی نیم بەڵام بەگوێرەی خوێندنەوەم بۆ ئەو بارودۆخی کە لەوێ هەیە بەڵام جێبەجێکردنی ئەم یاسایانە لەسەر ئاستی کۆمەڵگە و خێزان هێشتا ڕوبەڕووی زۆر لە ئاستەنجەکان دەبێتەوە دەستکەوتە یاساییەکان بۆ نمونە کە هەمانە وەکو سەرەکیەکان خاڵ بە خاڵ ئێستا باسی دەکەم یاسای ژمارە 14 کە لە ساڵی 2002دا دەرکەوت ئەم یاسایە تاوانەکانی شەڕەفی وەکو کوشتن پۆلیان کردووە سزای سوچی بۆ ئەو تاوانە داناوە کە بە بیانووی شەڕەف ئەنجام دەدرێن ئەمە هەنگاوێکی گرنگ بوو باڵام لە بەرانگاربوونەوەی ئەم دیاریە قێزانە ئەمە یاسایەک بوو کە باش بوو دەرکرا یاسای ژمارە 15مان هەیە لە ساڵی 2008دا دەرکەوتووە ئەویش مەرجی توندی بۆ فرەژنی دانا پێویستی بە ڕەزامەندیدا دووەر و مەرجی دیاریکراو هەیە کاتێک کە کەسێک دەیەوێت ژنی دووهەم و سێم و چوارەم بهێنێت ئەم یاسایە هەوڵێک بۆ کەمکردنەوەی دیاریدەی فرەژنی و پێشێلکردنی مافی ژن و پاراستنی مافی ژنی یەکەم یاسایەکمان هەیە یاسای ژمارە 8 کە لە ساڵی 2011دا بەرقەرار بووە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیا کە قەدەغەکردنی خەتەنەکردنی مێینەیە هاوسەرگیریکردنی بە زۆرە مرەیە و توندوتیژی خێزانی لەخۆ دەگرێت ئەم یاسایە لە چوارچێوەیەکی یاسایی بەهێزدا بۆ پاراستنی ژنان لە توندوتیژی کار دەکات و هەروەها یاسایەکی ترمان هەیە دابینکردنی سەداسی کە لە پەرلەمانی کوردستاندا سەداسی کورسیەکانی پەرلەمانی کوردستان بۆ ژنانە کە نوێنەرایەتی ژنان لە پرۆسەی سیاسی و بڕیارداندا دەکات خاڵێکی تر هەیە دەڵێ کەلێن لە نێوان یاسا و پراکتیکدا یاخود بە زمانێکی سادەتر بڵم ئاستەنگە کۆمەڵاتیەکانن ئاستەنگە کۆمەڵاتیەکان سەرڕای بوونی ئەو یاسانی کە باسمان کرد یاخود یاسای پێشکەوت و جێبەجێکردنیان لە واقعدا ڕوبەڕووی ئاستەنجی گەورە دەبێتەوە لەوانە سیستەمی دادوەری نافەرمی عشایری زۆرێک لە کێشەکان لەوانەیە توندوتیژی دژی ژنان بن لە ڕێگەی نێوەنگیری عشایریەوە واتە سوڵح یەکلایی دەکرێنەوە نەک لە ڕێگەی دادگاکانەوە ئەم ڕێکەوتنانە زۆر جار لە بەرژەوەندی تاوانبار یان پاراستنی شەڕەفی خێزان دەبێت کە نەک مافەکان نەک قوربانیەکان مافەکانیان بەڕاستی پێشێل دەکرێت هەروەها بەرگری کۆمەڵایەتی هەمیشە ڕێگرێکە بەڕاستی کێشەی کۆمەڵایەتی نەریتە کۆنە پەرستەکان و لێکدانەوە ئاینیەکان زۆر جار لەگەڵ یاسادا ناکۆکن بۆ نمونە یاساکانی فرەژنی هەندێک جار لە ڕێگەی ئەنجامدانی هاوسەرگیری واتە کە پێی دەڵێن نیکاح
لە دەرەوەی دادگاکانی باری کەسەتی تێدەپەڕێنرێن زەواز دەکرێت لە دەرەوەی کوردستان لە بوونمونە چەند کیلۆمەترێک هەولێر بەجێ بێڵە دەتوانی بکەوێ ناو یاسای عێراق لەوێ هاوسەرگیری دووهەم یان سێم ئەنجام بدەیت کە دەکەوێتە ناو یاسای عێراق ئەو کاتە هەروەها نەبوونی ڕاهێنانی تایبەتمەند بۆ پۆلیس و پارێزەران و دادوەران کە چاودێری ناتەواو بۆ جێبەجێکردنی یاسایە ئەمەش وا دەکات یاساکان بە شێوەیەکی کاریگەر جێبەجێ نەکرێن هەروەها خاڵێکی زۆر گرنگێ ئەویش پشتبەستن بە ئابووری زۆرێک لە ژنان ناتوانن داوای یارمەتی یاسایی بکەن چونکە لە ڕووی داراییەوە پشت بە خێزان یاخود مێردەکانیان دەبەستن ئەمەش وای لێ دەکات کە لە ترسی لە دەستدانی پشتگیری یاسایی ببورن پشتگیری دارایی بێدەنگ ببن لەسەر پێشەرکردنی مافەکانیان و بەم شێوەیە بە مافخراوی دەمێننەوە هەروەها دەستوەردانی سیاسی پارتە سیاسیەکان هەندێک جار هاوپەیمانی عشایریەکانن کە عشایریەکان بە گرنگتر دەزانن لە جێبەجێکردنی یاساکانی مافی ژنان ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر سربەخۆی دادگا و جێبەجێکردنی یاسا دادەنێت لە دۆخی ئێستادا بەگشتی بڵم دۆخی ئێستا لە کاتێکدا کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەی وەک ئەنجومەنی باڵای گەشەپێدانی خانمان و ژنان و سنتەرەکانی خوێندنی جێندەری لە زانکۆکاندا دامەزراندووە چالاکوانان هێشتا پێیان وایە کە کاردانەوەیەکی تون لەلایەن توخمی بڵێن کۆنەپەرستەکان لەلایەن کۆمەلگاوە هەیە ئەم یاسایانە بە هەڕەشەیەک بۆ سەربەها خێزانیە نەریتیەکان دەبینن ئەو خێزانیانەی کە توندن کە تۆزێک لە ناو بازنەیەکی عشایری یاخود نەریتی توندا هێشتا ماونەتەوە ئەمە شوا دەکات کە پرۆسەی گۆڕانکاری و جێبەجێکردنی یاساکان بە خاوی بڕوات یاخود ڕوبەڕووی ئاسەنجی بەردەوام ببێتەوە زۆر سپاس دەریا خان لەسەر بە ئەگاهیان و ساڵ بە ساڵ گۆ کەنگی ئەو یاسا دەرکەتیە و ئەفچێبیە بڕاستی ئەدبێژم بەلکی ڕەوشا کوردێ بەشخۆل گووریا عێراقی و یا وڵاتی دەردۆرە گلکی باشە ڕۆژاژنێ لێدێ بەس وەک دەگوتی ڕەوشاوێ هێم مخابن هێ زۆرە هێ زۆرداریە دەبینێ تەبی وا یاسەین گلکی باش ئەم هێڤینە کۆپێشە ڕۆژێدا ئەفتشت باش بێ وشخوا ژنین دیاسپۆرە ئەدبێژم نەها هونجی vê karê dikin da netene diaspora rewşa jinê ser bikeve û pêş bikeve li welat jî. Derya Xan wek ku te xwest va me pirsê xwe xilas kirin ku te bivêt herî xemnakê û ku tu mînî jî em gelekî kêfxweş in lê tu çi divê jî gotineya te ya dawî من بەڕاستی زۆر سوپاسگوزارم بۆ ئەو پرۆگرامە جوانە دەستان خۆش بێت هیوادارم بەگشتی کوردستان ئەوە ئاواتی منە کە ڕۆژێک بەر لە مردنم ببینم وڵاتم هەیە پاسپۆرتم هەیە و ببینم ژنانی کورد شانبەشانی ژنانی جیهان خەبات بکەن لە خوێندن بەردەوام بن و ئەوەی کە ئامانجیانە بەدی بهێنن زۆر زۆر سپاسان دەکەم بەڕاستی خۆشحاڵتان کردم حەزم کرد کە ئەوەی لە دڵمدا دەری بێنم و من نیگەرانی بەڕاستی لە ئێستادا نیگەرانی وەزای ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوام هیوادارم بە زووی ئەو ناکۆچیانە کۆتایی پێبێت و کورد سەرکەوێت و کورد بتوانێت بەلای کەمی ئەگەر هێشتا لە بەشەکانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا سەربەخۆی شوەرنەگرێت ببێت بە ناوچەیەکی فیدراڵی وەکو باشووری کوردستان لە سەرەتادا کە دواتر کاری بۆ بکرێ بۆ پرۆسەی گەورەتر و بوون بە دەوڵەتمان ئەمژی بەهێڤینە وەکەیتە و ئەرمان جۆهێڤیەتە پێکوەرنش بەر ئەف ئەرمان جۆهێڤیمە هەمیانە زۆر زۆر سپاس دەریا خۆشناوت گەلکی خۆش کرد ئەم سپاسیاتە دکن گوت تەبلی پرۆگرامێژی بێت پەیفتیڤی بێ ئەفجهێ کێفخۆشیەمە و دڵخۆشیەمەیە و هەلبەت پێشە ڕۆژێدا گەلک جارات بێ میێوانەمە ئەف جارات دۆی سێیە و پێشە ڕۆژێدا هەردەم میێوانەمە بێ ئەم گەلکی کێفخۆشن من ئەگەر ئیزم بخوازم سوپاسان دەکەم لە بەرەوەی هەندێک ناکێ ئۆغەر بێ ئەم گەلکی سپاسیاتت کەن دواتر
ستی هاوڕێیانم بم لە لینکەکەوە سپاسان دەکەم بە داوای لێبوردنەوە کە بتوانم ئێرە بەجێ بێڵم لەگەڵتان دەبێنەوە ئەمناکێ زۆر سپاس زۆر سپاس ئەوغر بێ باش و خۆش شەو باش و خۆش نەها ئەمێ بەرێ خە بدن میوانە خۆیان هێژە نەجلا خان چام لەبل نەوەیە نەجلا چام لەبل تفخێر هاتی نەجلا خان زۆر سپاس ناوخێرێ دابی صافي نجلا خانجي بري ام برساش تبكن ام هناك لسر جانات باخذن براستي كاري تجي تقلك كارو جالكي كرنا لهما امجي وكا ملسر خناف خان ودريا خان قوتي امي بكرتاسي لسر تجي بيجن دسا نجلا خان دسالة 1960 هذا لتشيولك اللي باكوري كردستاني جدايق بيا او كوري كيوي هي كوري كي دلالة ناوی آریانا و دما کنگرما اودیت و ما اوناسکر نها وکی آلیکار دبستان که جبو زاروکن کم اندام دخبته لبخچه زاروکان یک کلتوری آلیکاریا هلین آروکانا دا زاروکا به اوتیمیزی رادکه لدبستانی آلیکاریا زاروکن بیانی دکه لرخستنا لفدراسيون نافتوي يا كومالين خدمات پروردهية يا ألمانيا روج آوا درسن كردي دي پشتگیریا پروردهية جبو زارو كان پیدا دکه لأوفيسا كوجبرية يا دياكوني دخبته و گوتار لسر جیانا جنن کرد برخودان و تکوشینا وان و زورداریا لسر جنان د جواکا میا کردی دا و جواکا تواهی دا و شاندنا وکی ریوبرو انداما ریخستنا جنان کمجن و کووارا جن جیان نویساند و ادیتوراتیا ویجی کریا و گوتار لسر آزادیا جنان اشتیا جواک و مافن مروان و شاندنا نبرا سال 2002 حتى 2005 وكي پیامنیرا بیانی جبو روزنامه دما ادبيجم دبره هكر مشاج قد بيجا خبتيا حتى كوتي كليا دناف برا جواكن كردان دا لأوروبا قطبو چالاكيان جواكي وسياسي او اندامو دامزرانيرا بارتيا هاك بار بي پرتوکن و یه هاتنا و شاندن آریان کرما صبر دل ما کرمان به زمان کرمانجی و کردیا کرمانجی و ترکی کچکو کارخزال چیروک بوزاروکان ناو فیکیان ادبیجم ناو فیکیان اوجی پرتوکا بدوا نجلا خان نهاوك ما قلتي أوجي عندما كوميتا ريفبرا الفدراسيون جنين كردستان الدياسبورا وتانا هاجي تشالكيون بردوامن جنك جهاتيا وشخوا ما قلت بارتيا ديا وكو سياسة مدار وكو كونافانجي تيناس كرن ديسا تبخير هاتي نجلا خان ناوخێرێ داوی زۆر سپاس بله تساوي نجلا خان بله ما خناف خان ودريا خان لسر كونغري كم فدراسيون جن الكردستان لأوروبا آخفين أزي برسكي لسر ديسا كونغريش تبكم جن الكرد لهمي هيلن كردستاني ولهمي دبران چوا دكارن أرمان جن فدراسيون بيك بينن وچه جوان تخواستن بله فرموكا بله هتشتی سلاو
وقتی گرم تا و میوانه تا و تماشاوانه ترا دشینم برای از بیشم کو فدراسیون جنین دیاسپورا کردستانه رخصتنه کی نتیویه سیویل و دموکراتیک biz ريكي دموکراتیک کارو خباتی خه Avrupa و همو جهانه ده دومینه ev karo xebat ne kare salekî du salane bingehê Federasyona Jinên Diasporaya Kurdistanê sedan sale Leyla Qasım ra bigre heta besê heta jin Amin heta Zerê heta Kurdistana 200 saliye karo xebatê netewîtî çawa dibe jin cî karo xebatê netewîtî da cî girtiye. Niha Kurdistan yeke devletê dijmin kiriye 4 perçe Kurdistana sor cî heye rast e 6 diaspora cî em bêjim 6 parçeye Kurdên koçber ne tenê karo xebatê netewîtî domand jin her 200 salin koçberiyê de dijî û şer û zordariyê de karo xebatê xwe didomîne. Lê jin her tim ne tenê yaliyê nasnama xwe netewîtî de zordarî de bindestî de ma. Jinên Avrupa ew jinekî hatin bi salane mînak Qunavxan û mînak ew însanekî îro 4 jin viranin nota te jî karo xebatê xwe her daîm domand. Niha ev pir jin henin ku bêdengin. Jinên Diasporaya Kurdistan armanca wê ew e ku ew jinenkî bi salanin diaspora da dijî û pir partiyên siyasî da pir rêxistiran pir komel û komelên demokrat da cî girtine lê hêzê xwe hên nehat nekiriye cemhev. Lê ew bi proje 3 salin kar kir û ew federasyon ava kir. Niha Federasyona Jinên Kurdistan jinên diaspora ra bang dike dibêje ku ew kedekî heta niha hûn jiyaye ew tecrübeyekî hûn heta îro girtiye. Yaliyê netewîtiyê de yaliyê xerîbiyê de koçberiyê de pir akademîk pir zanyar pir nivîskar pir çalekben însanê jinên me henin. Em ev hêz heta îro cûrbecûr parçe parçe bû. Nota devletê me Kurdistan çawa parçe kir em êdî naxwazin ev parçebûn ortê rabe em bi hev ra Başûr, Bakur, Rojava, Rojhilat. Em ew rengîn ew navbera me da tevkîliyê cudatir bibe cî em yekîn meseleyê me netewî cî meseleyê me cinsî cî yek e. Boî cî em dibêjin kî niha yek jinên Almanya ez bixa Almanya dijin komiteyê me hinin kerenkin werin bi rengê xwe bi dengê xwe bi daxwaza xwe bikevin bin navê bin federasyona we ye ne ê tenê ye ne ê tenê însanên kî jinên kî ava kiriye ew federasyona hemû jinên Kurdistanî ye. İdeolojiyê wî çi dibe bila bibe. Olê wî çi dibe bila bibe. Nêrîna wî çalekiya wî kapasîta wî çi dibe bila bibe. Ew jin daxwaz û hestê xwe êdî hundura
وی فدراسیون دا بینه جمهو و ام پیشروژی ده دکارم کو نه مجی کاروبار افجنانی دنجی حوالانی دنجی کاروباری پر بالکش کرنه لی ام ادی ببم یک دنگ یک رنگ لی او رنگی ده هندورا یک رنگی ده پر دنگ ببه گر جن بجه کی به پروژه خواه به گوتنا خواه به دخازی خن ورن بکفن وی کومیتان ولاتی یا جی سر مدیا جیواکی بیگی هشنمه اندام مبن و پروژه خواه گوتنی خواه فره بکن که ام هزی خواه به هفرا دنگی خواه به هفرا بیگی هشن dünya. Birasti denge, rengi jinin kurda hemu dünyara cudatire. Şer çiye dizane, zordari çiye dizane. Boyi hemu yaliye civakida, yaliye siyasida, yaliye psporida jinin kur beşta çune. Edi ام فدراسیون جنین کرد بیشین کو جنین کردن کرم کن ورن جمهر ام بتنی بر ناو شهر کرن نای ناس کرن ام برای دموکراتیک برای آشت خاصی و کهویا خه به هندورا جواکی خدا nişane Avrupa'yı bakın. Bu kırtasayı az da karım bejim ki karobari hemo jinin Kurdistaniye. Kijan carekitin dubare dekim, kijan ideoloji de be, kijan parti her tışra mühimtür netevitiya me o ev mesele me cinsiye. Mesele me cinsi problemi ki hem dayıkın, hem karkerin, hem şoreşkerin. Boyucu em ev rengi xey netevi de gerdi xazın serkevin jinin Kurd ev bemerin xa rehevalani xa karo xebat hatta iro kır em dixazin bandora federasyona jinin diaspora Kurdistanê da rengê xe bigêşin dünya. Bi Kurdî dikarim wisa bersiv bidim. Bangê hemû jinanê Kurdistanî dikim. Yê başûrî dibe, ê Rojhilat, Rojava û Rojhilat dibe. Ez dikarim Kurtayî wisa bêjim. زۆر سپاس نەجلا خان تا gelekî xweş got belê jina Kurd nejne hava ji berê de heta niha karê wê xebata wê cudaya di malê de û di çolê de û li ser xaka xebatê jî belkî em hemî dizanin jina Kurd ji berê de di çandiniyê de wexta di زاویان ده اتکودی بی مل به مل میری کل ربی و نها وقع خباته دکی از گلک سپاسیات دکم از دخوازم جبری امبری خبدن آریس خان ام سپاسیا بینری می هجا ام بکن لسر اکو اومد شوپینن و سپاس شوار لسر و کومنتاری خوش و لسر و گوتنی خوش نها ام بری خبدن میوانه کما گلکی هجا و رند آریز محمدی براستی آریز محمدی ام گل که کیف خوشن کو مریا جبر او جنک جوانا گنجا چالاکا گلک خراد که
وهيفيما دويدا ودتش جنمي جوان وكويدا هنا كو بشر وجامة وإيروني بكن وبشر وجامة زلال بكن ويقلك أرمانجا شمرا بيك بينن وأمسلاف نقرمش شاهين خارجي إدريكن براستي ويقوة مرقو أرزخان جنك جنجا جوانا قلك باشا وقلك تشتي باش بدي مقوش خاف كيف خشيا ما ياك وجنك جوان مربي أريز محمدي اتفاق الناس لكولينرا أو الباجار قرميان لرجهلات كردستان جدايق بيا وبشترا ويجي وكما وكالك بشك مزن جقلي ما بري خدايا بياني ونهال سويدي دجي أريز خان عندما أنجمنا ريفابريا يكيتيا جنين دياسبورا هي أم بخير هاتنا تجدكن أريز خان سلااو ڕێز نارین خانم شۆتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ هاوڕێ عزیزم شەهین هەروەها هاوڕێیانی هێژای دیکەم لێرە لە دەستەی بەڕێوەبەری کۆنفەدراسیۆن دیارە من لە هەر کام لەم هاوڕێیانە کە ئەزمموی ساڵها کارکردنیان هەیە فێرە بم و خۆشحاڵیشم کە لەگەڵێنا کارەکەم ئەلبەتە من باژێری گەرمیانت بێت پێم وابێ بەڵام کامیاران ناویە کامیاران بەێ ببوورە وڵاتی کوردستان بڵێ ئەلبەتە من ڕەنگە وەکو هاوڕیانی تر زۆرە نووسی بێکە چیم کردووە ئەوانە بەڵام من ساڵها چالاکوانیم هەر کردووە وەکو چالاکوانی بواری مافەکانی ژنان مافی مرۆڤ چالاکوانی سیاسی هەروەها بەرپرسی ڕێکخراوەی ژنانیش بە هەمان شێوە بووم ڕێکخراوی ئاسووی ژنی کورد لە ڕێکخراوێکە لە بەرحاڵ کات بۆ ژنانی ڕۆژهەڵاتی کوردستانەکە ئەوە بەڵام منیش ئەگەلە خۆشحاڵم کە لێرەم نارین خانم أمجي قلك كيف خوشن مري أريز خان نها توك جنك جوان بجداري كونغري يكمي فدراسيونا جنين كردستاني بي براستي وكو مقوتي أفجهي شهنازية محمية بي هون وكو جنين مين جوان رولو باندورا خوا تشوا د فدراسيونا جنان دا دبينن وهروها لدياسبورا ولجفاكا كرديدا تكاري مرا بأخفي بلي بەڵێ تێگەم زۆر سپاس لە پرسیارەکەت ئەلبەتە من لە فێدراسیۆنی ژنانی دیاسپۆرا کوردستانی تازەم چونکە من لەم کۆنگرەیە هەڵبژێردریام کە وەکو ئەندامێکی دەستەی بەڕێوەبەری کار بکەم هێشتاکە مێژووی کارکردنی من لە فێدراسیۆنە تازەیە بەڵام بێگومان لە دیاسپۆرا هەر لە نێوان ژنانی کورد ڕێکخراوەکانی دیکە بەرحاڵ کارکردن لەگەڵ ناوەندەکانی مافی مرۆڤی جیهانی وەکو مافی بەرحاڵ زۆربەی ڕێکخراوە جیهانیەکان کێسە ڕەنگە ناوەکانیان لە زەهمانە بێ لە چ بەشێکە دەقیق کارم کردووەوە دەزانم کە ژنی کورد لە دیاسپۆرا ڕەنگە بەڕاستی کار و چالاکی ئەو کەمتر لە ناوخۆ نەبێت بۆیە ئێمە پێویست دەکات کە دەنگی ژن ڕەنگی ژن و هەروەها خواستەکانی ژنی کورد چوەکو ژنبوونی خۆی چوەکو بەرحاڵ ئەوەکو تاکێکی کورد زۆر پێویست دەکات کە لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە دەرەوەی وڵات لە دیاسپۆرا بەهێز بێت ئەو یەکگرتنە دروستکە بتوانێت ببێ بە چهرەیەکی نێودەوڵەتی کە بتوانێت هاوکات لەگەڵ خۆیان پرسەکانی مافی ژنانی کورد و هەروەها پرسی کوردیش بباتە بواری گفتوگۆکردن و قسەکردن بۆیە من زۆر خۆشحاڵم لەم فێدراسیۆنە کە فێدراسیۆنێکی نێودەوڵەتیە ئەتوانم کارکەم دەسم پێ کردووە و بە هیوام کە بتوانم ئەوەی کە خۆم هیوای بۆ خوازم و هەروەها لەگەڵ هاوڕێنی دیکەشم لە دەستەی بەڕێوەبەریە هەوڵ و ئامانجمانە بدانین پێی بگەین کە ئەویش سەرخستنی پرسەکانی ژنان وەکو پرسێکی بەرحاڵ ئێمە کاتێک زۆربەی هاوڕیانم بەرحاڵ باسییان لێوا کرد هاوڕیانم دەریا نەجلا خانم خوناف هەمویان باسییان لێوا کرد کاتێک کە باس لە پرسی ژنی کوردەواکەین پرسێکی بەرحاڵ هەروە ئاسان نییە چونکە ئەو پرسی ژنی کورد بەسراوەتەوە بە چەندین سدەم کە یەکێکیان بەڵحاڵ ستەمی ڕەگەزیە ستەمی جێندەریە ستەمی کولتوریە ستەمی نەتەوەیە و هەموو ئەمانە لە چوارچێوەی ژنی کووردە لە ڕاستیە پێناسا کرێت و ئەمە زۆر گرنگە کە ئەم فێدراسیۆنە چ ئەوانەی کە لە دیاسپۆرەدا کارەکەن بتوانن بە تەواوەتی
کار بە وردی و تەواوەتی کار لەسەر هەر کام لەم بەشانە بکەن چونکە بێگومان هیچ کام لەمانە بێبەری نییە چۆکە ئیمڕۆکە من وەکو ژنێکی کورد هەم وەکو ژنێکی کورد بەرحەڵ دەچەوسێمەوە لە بوارە نەتەوەیەکەی هەم وەکو ژنێک لە بوارە ڕەگەزیەکەم و بەرحەڵ گوێدێرەکەشم خەریکم ئەچەوسێمەوە و ئەمە زۆر گرنگە کە ئێمە بتوانین بە دروستی بەرحەڵ کاری لەسەرکەین کە ڕزگارمان بێت هەم لە ذهنیەتی پیا و سالاری و هەم لە ذهنیەتی بەرحەڵ داهیەکاری. هەربژی ئارێزخان بەێ ڕاستە سپاس شتارێژی وەکو تەگوتی ژنێ کورد دکارن دیاسپۆرا gelek tiştê baş bikin û wekû dîsa ez ê dubare bikim hêviyê me ciwana de gelek mezinin û xwe wek min gotî Deryaxan pêşerojê de hûn her çar jinê hêja xwe amade bikin dîsa hûnê bibin mêvanên me û bijinin dîrê jî em bihêvîne. Xwe navxan dîsa mê li te vegerin ئەو پرسە بڕاستی پرسە کردە مگازل هەر چارا بکەم دەریاخان بەرسڤا خۆدا نەها یاتەیە وەکو مەگۆ جار جارنا جڤاکەمە بتایبەت مێر دەبێژن چما تا نەها بتایبەت پشتی ژمارک مەزن ژنێمە هاتنە ئۆروپا چما وەکە ئۆروپیا ناکەن چما کۆمەلەیە خوا و یەکێتیە خوا فدراسیۆنە خوا بناوێ ژنێ چێ دەکەن چما ئەو مێر بەهەورە کۆمەلا چێ ناکەن وا سازیا چێ ناکەن و کار دبەر مافێ ژنێدا ناکەن. gelek spas vê pirsa gelekî girîng dîsa ez her sê hevalê me hêja bibîrtênim heyvaxan jî îro net nav me de rastî ew jî genceke gelekî jê hatiye em pê gelekî serbilindin û her wiha karî pêşerojê de wê bibe mêvana me itfaq belî rastî eger em ser esteka civaka me Ewropî bena ji xwe emî civatê xwe buware çêkin û me bi tena xwe çê nedikir yanî ew tiştekî zelal e yanî demeke destpêkê wextê platforma jinên Kurd me dest pê kir çend jinê Tirk nav me de bûn rastî û me dihna xwedayê de yanî çi qasî jî em melber xwe dide zanîbûna me hebû lê me didît ku ew çarçefeka welatekî birêxistinî de mezin bûne yanî dewleta we hebû bi dewlet mezin bûne ew yanî mezin yanî çarçefa gotê de perwerde bûbûn me didît got neweya me ye û paşî bi rastî em gihane biryarekê me got heta got bi hinekî rewşa me jî baş bibe em gihna wê asta got ev jin pê diaxifin em ê dîsa wa vegerîne nav xwe qenc tê bîra me û tu zanî ku kar û xebata min diber warê jinê de gelek bû û gelek cara tu jî carna di nava de wî biqî me dibirna taliya heftiya în û şemê û yekşem zemînar me çê dikin bi hev re em diman me kêf û helperk û girî xweşî û nexweşî bi hev re diqedan di wir de ew jinên got min nas kiriniye rojane bi min re kêleka min de li derve di civakê de di xwendinê de sînorekî teng de dijîn li wê zemînarê nû jin min nas kir bê çi qas hêza wê heya çi qas yanî rengekî dî dida dinyayê di wir de divebû matirsiya wê li ser dihate hilanîn û bi hêza xwe yanî dihsiha wekî dîtir di wê çarçefa teng ne ebeden em gaznê me ji mêrên Kurd nînin yanî em zanin ew jî di rewşeke nexweş de ne rewşa civakê gelekî xirab e Deryaxan berferehî te jê xwest behsa hemû bendên got li Kurdistanê li Iraqê Kurdistanê bêhtir baş ve birêve çûna ser kaxezê hene lê civak ebeden guh li wa benda nadî yanî civak her weke xwe dikî û ev bi rastî metirsiyeke mezin e di paşerojê de çi ji me re lazim e perwerdekirin lazim e eger xwîşk û keç û dê û tev de hatine perwerdekirin wê demê civak jî nazik dibê guftûgo çê dibê hinek fehtî sînorê fehtiyê ji holê dirabin ew sistêma wilo bizanebûn ji aliyê civakê ve got li vî cinsê mê dibê
ویش حولی رابیش برکو زستيما كمروف بأكادار جنابي يعني أجر الأوروبا جن وي ميرت خبتي عيني خبات هيجين متشوي كمترجي هفاليوي إما حتى أنها لكردستاني برفرهي بحث كرد للأوروبا نها بچکی باشتر دبی یعنی گلک جرا کچ دهات نجمت کو ام دفن بخوین زانین گیدا ایم کو چما او ناخوین یعنی پرسکری کی وچنا ایگو مانا ام لزانین گه در دوری بو خم دورتمان هرتن و هرما فدرال ام ناوی خوددن لناوی مل دورتی لميونيختي لشتوتغارتي ایگو زحمتا يعني ام تاني کچ دوری مالی بکفن چه نبی یعنی نبز دو دیو باوی مناهلن او بخوجی بوی پروردی دوی بهوریه دبون کو هر ندور تشتکی خرابه و تشتکی خراب بسریوا اف يعني بري نزودا يكي تياجنين كردستاني الباشور بو حفتي 3 سال ام ديسا بيروز باهي الواد كن راستي اوان جالكسي نور شكاندن يعني كارو خبات اوا جالكسي نور نحمو جالكسي نور شكاندن يك جوا يعني ميناكا كبتشوك از بيجمنا ام نتشتي برفرة يعني جنكا كو كتبا سياسات ددناف ميراندا درنگ هاتبا جوين جيرة هات كوتن افجن سفكا نها ماشرة تبيني مل بمل ام کارو خباتا سیاسی جواکی چاندی زانستی بحفره در باست کن هر نا گهایوی استاگو ام دخوازن هیجی جیره دوی براستی هگلکی جی دوی یعنی او زستیما وکهویه یعنی تی بیرا من نزو دبو تدی هر شارداریک هر کومونک لألمانیا مكتبك وكهفيه هيا يعني بألمانيا كدبي gleich Stellungsstelle قلتنا كجلي خوشا لوقت مروفت كي كردي وكهفي وقت دما اف قلتنا وكهفي دجواكا كردتي قلتن وتايبتي مير لسرت سقبي او تشتخوازن وكهفي يعني شاشتي تيجهشتن او في جمرة براستي يعني هجر درفت شيبون هجر إمكاني ما فبون شما نال باشور أف مكتب فبن أوك هفيد دخواندني دايا أوك هفيد خباتي دايا أوك هفيد سياستي دايا أوك هفيد موچا دايا أوك هفيد يعني صدتشت حياة مروف كاري بيجي لأن أوك هفياكو جواكا ميكبنا پرست هيجي ديدا مايا عاصي تقني جي هدي يعني درنا كفي ل ومخابين أفجيك يعني نها أسبخل ألمانيا الدياسبورا تشتكي أجاهية كنجلكي خوش براستي يعني بردان زيادة تشيدبي وتندوجي تايبتي لسر جنيو زاروكا دبي دفي واردة ودمك دريش يعني ما قالك زمينار براستي سيرفي بابتي تشكرن دقو جني مي كرد هي نجهشنا بالفريق هرا خودكن هي چانتي واد دستي واد العردية دبجنا هفجيني خواب خاطريتا ام قالك سيرفي مسألة رونشتن چما جبرچ ام قهانا وي بهوريقو جنا كرد وهر جن نجنا كرتني ناخوازي مالاخو خرابكي يعني دي ساجي اگر بردان چه دبي او زاروك دبي نبهفيا وي كسيفا او كس وي كارو خباتي لدياسبورا بريفا دبي آريكاريا جواكي جيرا كيم دبي بتعفكي كيم ليد ميزينن اف زارو ببافن اف جن بتنا خودجي جدلاكو بشيرك زاروكي خبتني خوديتكي دوی سر بلندایی به جعبکی که یعنی دوی واری حمویدا مخابین پیشیا من و دوی امتی دا بخبتن و هر ام پیش بچن یعنی ام پرپاش ناوگرن جواتا کرد جواکا کرد براستی جواکا که از یعنی جارجانا از هر منها از میناکا امزا پرتوکا خول وینا
نزیکا هەفتەی کەسی 6 کەسی هاتبوو بڕاستی گەلک جوان ینی مێژی هاتبوون و گەلک پرسێ ینی گەلک پرسێ دلێ مدکردن و ئەس گەلێکیجی کێفخۆش بووم ئۆمگۆ ژنەهاو پێدە بڕاستی جارێ بێن ئەمێ هالۆ بهاورە و نەبەس مێژی هاتبوون کەچێ جوانژی گەلک هاتبوون و گەلێکی بوێ پرتوکا شێرشێرە چ ژنە چمێرە 19 ژیانەگەریە ژنین کورد ئێ ساڵین 1920 حتا 1970 ئەم ددنە بەر هەر مخابین سیاست هەر وەها دوارە دەرباز دبێ هەمان تشت دڤەگەڕهێ لێ ئەف پرتوک وێ بێ ڕۆکێ بێ لێڤەگەرینەک ملەتێ مەرا و دایکێ مەی چوونە گۆرەی لێ دەنگێ وا مایە لە دنیایێ گەلەکی پیرۆز ددیتن و جڤاک یعنی ولۆ بوو نزیکا ژنۆتی مدەست پێ کرد حەتان ها نزیکا 100 ساڵی پێشکەتن هەیە نەگۆنینە ئەم گەلەکی نەخەمگین بن لێ پێشکەتنێن بڕاستی گەلێکی بچووکن دەما پێشدا بڕاستی ئەمێ هەول بدن دریا فدراسیۆنا مەرە دریا فدراسیۆنا ژنین دیاسپۆرەیا کوردستانیرە ئەمکاری بن زمیناری سەر ئاستەکە بلند هەموو شێوەیەن ژیانێ یە جیڤاکا کوردە ئەم بوارە پێک بێنن gelekî baş e destxweş xunavxan te ser perwerdeyê axivî bi rastî perwerde ez dibêjim ji malbatê dest pê dike dema ji ber malbat bingeha civakê ye dema dê û bav dema malbat zarokê xwe keç û kurê xwe wek hev perwerde bike dema bêjê keç û kur ev birayê te ye ev xwe hate honok hevin erê tişt hene wek dibêjin yê fîzyolojî ne weke hevin lê di civakê de demê neha de û demê werê de jî ku û jin jî dikarê roleke mezin bilîzê ez dibêjim dema ev kurê hemezin bê û bibe mêr ev mêrê he wê zanibê çawa bi hevjîna xwe re bi zarokê xwe re bi jinên dîre wê biaxivê û danûstandinê bike gelek spas xunavxan Necla Xan hema ev pirsa hedîsa ez ê ji te bikim ez dibêjim tu gihîştî vê pirsê mêr û civak dibêjin çima jin tenê komelê jinan çêdikin çima mêran tevlî nakin fermo Belê ew sualê bi rastî pir giring e û îro jî dihê jî pirs kirin îro jî dipirsin sibê jî bipirsin hebûna me jî bo wî ye zaten ev pirs ne ji bo judakirinê ye lê ji bo rastiyê civakî ye hûn çawa got ji ber ku civaka me bi giştî bi zihniyeta mêrnavî yanî patriarkel hatiye ava kirin di nav rêxistin û siyasetê de giştî da tu jî em bi hev re hemû jinên Kurd wî dijî yani ew zihniyet ne tenê mêrtîratê dibe ku şaşî neyê fam kirin nêrîn erîl be yani mêrnavî be hinek jin cî henin mêrnavî dinêrin wekevî em çawa wekevî bo navneteviya xwe dixwazin ew wekevî ev navbera xwe da jî gerekî ava malbata xwe da civaka xwe da rêxistiranê xwe de partiyanê xwe de ew nêrîn em bigohorin boî jî pir caran rêxistiran da hepar de jin wextekî dixwaze siyaset bike ya jî civakê de were pêş te cî bigire lê piranî ew welatê Bakur da ez bixa şahîdim Avrupayê da jî komelan da partiyan da tiştek wisa ava dibe ne tenê bo yek sedî pêncî be erê sedî sî be îro parlamenteyê da jî wisa ye yani yaliyê Kurdistanê da jî yaliyê Avrupayê da jî ew mesele ne tenê meselaya jinên Kurdan e ew meseleye civakî ye bi rastî boî jî
ev nêrîn çawa xunavxancê anî ser ziman jin wextekî ser pê xwe disekine yaliya aborî da yariyê sosyal û yariyê civak da ser pê xwe disekine gotuna xwe dibêje bi rehet ew wext dibêjin kî ev jin azad bûye ev jin dikare civakî yaliyê rastî da jî bigore ya yaliyê şaşî yani nêrîna civakê da mêr jî şaşî dinêre tu jî çawekî got em wêkevî berê civaka xwe da ava bikin em dijî mêran ninin nêrîna mêranin çawa bînin mînakekî bidin em çawa dibêjin em cî dijî siyasetê kevnperestin çawa em dibêjin kî em dijî jinên Tirkan, Eraban, Eceman ninin em dijî siyasetê nêrîna wananin mêr jî piranî ew nêrîna xwe hişk e zordarî ye û tundayî ye ew tundayî ger ku derê heye mêr jî gerekî pêşiya wî de bisekine dikarim wî bêjim yani dubare dikim ew jinên dijî mêran nine ji bo wê bêhêzkirina jinên Kurdan e ev avabûna me em dijî zihniyeta mêranin yoksa em heta îro bi mêr hevalanê xwe kar û xebat kiriye vê roja şûnda cî tabî ki em bikin em wî nêrînê ew fikir em dixwazin biguhorin dikarim bêjim em dijî mêraninin ew alîkariya me bikin jinanê xwe keçikanê xwe bûkanê xwe dayîkanê xwe bo heq û hiqûqê xwe wekheviya xwe biparêzin bidin pêşiya xwe ne bo nîşandan bi rastî bawerî dil da gerekî bibe bi rastî mêjî de bibe ez dikarim wanan bînim vî yalî de bînim ser ziman te her hebî rast Necla Xan Arîz Xan hema ez ê vê pirsêşte jî bikim wekû jinek ciwan tu ça bersiva civakê didî wekû Necla Xan û xunavxanî jî got û Deryaxanî jî got em nedîjî mêrin em û mêr em bi hev re civakê ava dikin û em çawa em bindestin ew jî bindestin yani ew jî weke me ne mêr lê ev pirs her demî têkirin gelek cara ji me xwe têkirin dibêjî çima hûn va saziya federasyona komela bi navê jinê ava dikin Arîz Xan kerem ke dengtine ئەگەر تێگەشت پێتم نانی خانم بە باشی لە پرسیارەکەت مەبەست ئەوە بوو کە کاری ژنی کاری ژن چییە ینی ئەرکی ژن چییە لە فێدراسیۆن نانا civaka Kurdî Arîz Xan civaka Kurdî bi taybet mêr dibêjin çima jina Kurd nema zel diaspora li welatê biyaniyê çima sazî komela federasyona bi navê tenê jinê dike hemî jinên endamê wê çima mêra jî tevlî xwe nakin û bi hev re kar nakin tê gihîştî ya ne باڵێ تێگەشت پرسیارەکەت ئەلبەتە هاوڕێنی بەڕێزم بە تایبەتیش لە دەریا زۆر ئەویش بە هەمان شێوە زۆر لەسەری دوا و هەروەها دەریا خانم و خونافخانمیش من زۆر لەسەری ناچم و دووباتی ناکەمەوە قسەکان بەڵام ناری خانم ئێمە کاتێک کە لە مێژوو ئەڕوانین و تماشاکەین کە هەر لە شەپۆلەکان یەکەمی فێمینیستەوە تا شەپۆلی سێم و چوارمیش بە هەمان شێوە کە کلەی ئەڕوانی پرسەکانی ژنان قۆناغ بە قۆناغ گۆڕاوە و هەر کامەشیان دژایەتی کەنە بەڵام بەرەنگاربوونەوەیەکیان بووە لەسەر
هزری پیا و ئێمە یعنی کاتێک کە باس لە مەسلەی ژنانەکرێ کاتێک کە باس لە چالاکی ژنان دەکرێت بە معنای دژایەتی پیاو نییە بە معنای فکری هزری پیاو مەزنیە بە معنای هزری باوک سالاریە کە تێیدا ژن دەچەوسێنرێتەوە کە تێیدا ژن لەگەڵ بەرحەڵ پیاوە لەو هەڵئاواردنا دەبینرێتەوە بۆیە کاتێک کە ژنان هەر لە سەرەتای بەرحەڵ دەستپێکی کاری چالاکیەوە کاری چالاکی گروپی مەبەستمە وەکو ڕێکخراوەکان دواتر ڕێکخراوەهای گەورەتر لە گروپ چوزانم وەکو ئێستای فێدراسیۆنی بەرحەڵ ژنانی کوردستانی دیاسپۆرا کاتێک کە ژنان تێیدا بەشدارن بەڕاستی لەوێدا دەتوانن کە کۆدەنگیەکی زیاتر بۆ خۆیان کۆکەنەوە چونکە تاکو ئێستا بووە بەگشتی پیاو لەسەر بنەمای ئەوە گەورە بووە پەروەردە بووە کە هەموو کاتێ پیاو دراوەتە بەر خوێندن هەموو کاتێ فێری ئەوە بووە کە سیاسەتکە بڕیار بدا هەر بڕیارێکە لە ماڵی خۆیەوە هەر لە منداڵیەوە لەگەڵی گەورە دەبێت تا دەگاتە ناو کۆمەڵگا تا دەگاتە شوێنی کارکردن تا دەگاتە دەسەڵات هەموو کات ئەم مەیدانە بۆ پیاو ڕەخساوە لە مێژووە تاکو ئەمڕۆ تاکو ئیمڕۆکەش ئێمە هەرتیایە بەردەوامین وە کۆمەلگای کوردیش تێدا بەردەوامە ئێمە کاتێک کە باس لە کۆمەلگای کوردستانەکەین بێگومان تەنها داگیرکاری نییە ئێمە کۆمەڵێ فکری پیاومەزنی تێدایە کە ئێمە لەگەڵ خودی فکری پیاومەزنی لە کوردستانیشە شەڕ دەکەین ئەگەر فکری پیاومەزنی لە کوردستانە نەبا ئەو هەموو گۆڕە بێناونیشانەی کە تەنها لەسەری نووسراوە ژن لەکوێ هەن کە هەمویان لەژێر ناوی شەرەفەوە کوژراون بۆیە کاتێک کە ژن بڕیار دەدات کە لەگەڵ ژنا کار بکات تێیدا هەست بە ئەمنیەت دەکات تێیدا خۆی تێدا دەبینێتەوە ینی دەنگ و ڕەنگی خۆی تێدا دەبینێتەوە و ئەو جۆرعەتە ئەو هێزە پەیدا دەکات کە بتوانێت لەسەری قسە بکات و لەسەر خۆی قسە کات و لەسەر مافەکانی قسە بکات بێگومان من وەکو تاکی شخصی خۆم هەمیشە باوەڕم بەوە هەیە کە ئێمە ئەتوانین لەگەڵ لایانی بەرامبەریشە دەبێ کارکەین وەکو لایانی بەرامبەر مەبەستم سەر بەرحاڵ لایانی ڕەگەزی باڵادەستە کە پیاوە ئێستاکە بەرحاڵ ئێمە توانین کارکەین لە ڕێکخراوەکانە لە فێدراسیۆنەکانە و من ئامادەی ئەوەم لەگەڵ یانە کارکەم هەموو کات و ئێستا کەش هەر هاوڕێی پیاوم هەیە کە پێکەوە لەسەر مەسلەی ژنان کار دەکەین قسە دەکەین هەموو ئەمانە بەڵام ئەمە هێشتاکە گشتی نەبووە هێشتاکە بە تاک تۆ دەتوانی کاری وا بکەیت بۆ لەبەرەوەی کە پەروەردەی ئێمە زەعیف بووە من لە ئەوڵیشەوە ئاماژەم پێدا هەر لە مێژووەوە تاکو ئەمڕۆ پیاو لە ماڵەوە تا دەرەوە دەسەڵاتی پێدراوە سیاسەتی کردووە بڕیاری داوە و کاتێک کە ئێستاکە بەبێ پەروەردەکردن بەبێ پەروەردەکردنی ذهنی و فکری مەبەستمە بێتە بوارێکەوە لەگەڵ ژنا کارگات ژنان لەوە ترسیان هەیە کە جارێکی تر ئەوان داگیر بکرێنەوە جارێکی تر پیاو لە جیاتی ئەوان بڕیار بدات پیاو لەسەر مافەکەی ئەوان تەنانەت لەسەر ئەوانیش بڕیار بدات و قسە بکە ئەگینا من بەگشتی پێم وایە کە کاتێک ئێمە دەگەینە یعنی کۆمەلگا دەگاتە ئەو خۆناغی کە مەسلەی ژن تێیدا حەل ببێت کە بگەینمە مەسلەی یەکسانی مەسلەی یەکسانیش تەنها بە ژن حەل نابێ بێگومان بە هەموو ڕەگەزەکانی ناو کۆمەلگا و لەگەڵ پیاوانە حەل دەبێت بەڵام بۆ گەیشتن بە پرسی یەکسانی یەکەم جار ئەبێ ژن هەنگاوی یەکەم بنێت یەک لەبەرەوەی کە ژن تاکو ئێستا خودی ژن چەوسێنەر بووە تاکو ئێستا خودی ژنە کە ئەو ستەمەی چێشتووە یەکەم جار ئەو هێزە ئەوورە بدرێ بەژن ئەو دەنگە بدرێ بەژن ئەو مەیدانە بدرێ بەژن کە بتانێ ئەو هێز و توانە و بڕیارەی خۆی بەدەست بێنێتەوە و دواترەکانی بۆ گەیشتن بە یەکسانی من باوەڕم بەوە هەیە کە لەگەڵ پیاوە دەبێ بڕوات چونکە ئێمە کاتێک کە باس لە پرسی ژنان دەکەین پرسێکی سیاسیە و پرسێکی کۆمەڵایەتیە یعنی تەنها پرسێک نییە کە بەخۆی بەسراوێتەوە پرسێکە کە تایبەتە بە هەموو کۆمەلگا پرسێکە کە بێ هەموو کۆمەلگا لەسەری قسەکەن و لەسەری کار بکەن ئەگینا وان نەبێت ئێمە کاتێکە بۆ نمونەی سەر لە 8 مارسەکان لە 25 نۆڤامبر لە کۆنفرانسی ژنان ئەگەر دەڕۆین سیرەکەی تەواوی بەشداربوونەکان تەنها ژنن وە کەمترین پیاوی تێدایە بەڵام کە دەڕۆیتە ساڵۆنەکانی سیاست دەڕۆیتە ساڵۆنەکانی بڕیاردانی حزبی دەسەڵات میدیای هەموم ئانە کەسەی دەکەی ژمارە هەرە زۆری پیاون بۆیە ئێمە بۆم هاوسەنگیە بەدەست بێنینەوە بەڕاستی پێویستمان بە هەردوو ڕەگەز هەیە بەڵام بۆ پرسی ژنان من لە ئێستا باوەڕم بەوەیە کە یەکەم هەنگاوە بێ خودی ژنان بن و دووەم هەنگاو بە دڵنیاییەوە بێ لەگەڵ پیاوان و ڕەگەزەکانی تراون بۆ ئەوەی کە بتوانین ئێمە پرسی یەکسانی بینینە ئاراوە بەڵام هەروەگوتیشم لە ئەوڵام دژایەتیکردنی پیاو نییە چکە زۆربەی پیاوەکان کاتێک کە باس لە
مەسلەی ژنان دەکەی کاتێککە باس لە فەمینیزم دەکەی یەکسەر ئەوان بەرامبەرت ڕادەوەستن ئەڵەن تۆ دژە پیاوی نا بە هیچ کاتێک ئەوە نییە کاتێک ئێمە لەسەر مەسلەی ژنان کار دەکەین کاتێکا لەسەر پرسی یەکسانی لە کۆمەڵگادا دەکەین ئێمە تەنیا و تەنیا کێشەمان لەگەڵ هێزری پیاومەزیە لەگەڵ هێزری بیاڵادەستی پیاوە کە بڕیار بۆ ژن دەدات کە ژن دەچەوسێنێتەوە کە ڕێگە لە ژن دەگرێت کە نەتوانێت بارحاڵ دەنگ هەڵبڕێت چه ئەوەی کە لە یاساکانە بێت چه لە کولتورا بێت چه لە بنەماڵا بێت چه لە شوێنی کارا بێت چه لە تەواوی بەرحاڵ کۆمەڵگادا بێت هەرها بێ عریز خان ڕاستە ئەم بەهێڤینە و ئەڤ بێکسانی بێ چارەسەرکردن پێشەڕۆژێدا و نەهاژی وەک مەگوتی جوانن کورد چ کورد بن چ کەج بن بە هەڤرەتکارن وێ ئاوایەکی یەکسانە بێ تشتێ چێکن و وەک دەگوتی ڕەگەزیژی نابێ نایەوێتەیەک و هەر ڕەگەزێک بێژێ ئەزم ئەیە کەمین ئەزم یە باش و یدی نەباشە ji ber em hemî mirovan û dema niha de em dikarin gelek tiştê baş bikin. Bi rastî xwenev xan ez ê te vegerim ji ber min te destpêkiriya û ez ê te dawî bikim lê herkê pirsekî me heye ji Necla Xan û ji Arîz Xan û dawî ez ê te vegerim. Necla Xan em ê werin ser hinekî ser rewşa Kurdî me yê Bakurê Kurdistan biaxivin mixabin يعني برانيا واب زماني تركيد آخفن تاهاتنا فيديجي الأوروبا الأمريكا الدياسبورا الولاتي بيانيجي برانيا واب زاركي خورا حتى معلباتي دجي تركيد آخفن ومخابنيا مازنكو قالك شوا روشن بيرن فيسكارن سياسة مدارن يعني پارێزەرێ زمانی کوردی دەبێژن ئش دەرەبەت بێژن دەبێ ئەم زمانی کوردی بۆ ئاخەون دەبێ ئەم نەتەوە پەروەریامە نظام چەوە لێ بە گەلک جارە بیستە ئەو بخوا زارۆکەی وا بخوا بە هەڤرە بە ترکیت ئاخەون و ئەوژی ترکیت ئاخەون پرسا من ئەوە گەلۆ نها وەک ژنên دیاسپۆرا وەک گەلێمەی دیاسپۆرا وی چوا کاربن وی پرسگریک براستی پرسگریک چاره سر بکن امی چوا کاربن زمان خوی کردی نتو پروریا خو نتو گل خو دوزا خو بوا وی نفشه نور نفشه بیره شیرین بکن و ام ریا کردواری و زمان کردی لپیشیا و بکن. بله. نه بجم مثلا نتنه جنن باکوری یا جی مروون باکوری نه پرامپایی سرامپایی مثلا کردستانیه چهار پارچه کردستان نه چما مگوتش برد هیلا باکوریش بر ولی متپرسی نجلا yani ev şaşi neye faham kırın ev ne tane mesela zaman himbun ne mesela tane jinin bakurine yaci hindik dafın hunci dizanıkın zaman tane mekanizmaya ki ahaftine nine zaman hebuna neteviye ki zaman meci hebuna me emde beşin ger malbatê da ki ew zarokê xedî dike mezin dike ew insan ger ziman nizane nikare yedinci pervede bike niha em bin zordarî devletê devletên dijmiran de mezin bûne em hemû Avrupayê da jî hatin koçberiye ew be problemin hestiyên giring zordarî da jiyana xwe domînin kîjan mêjî ew yaliyê ew ziman hînbûn hînkirin tenê yaliyê dayîkbûninê pir cuda bingehê wî hene psikolojik sosyolojik û ew entegrasyon dayık dibêje ku gelo ez niha bi zarokê xwe yani tirs heye hundura zarok dayıkan de ya jî kî ger dapîr bapîr bav kim wî mezin dike ger ez niha zarokê xwe re bi zimanê zikmakî biaxivim ev dibe ku
her dibistani ya cihêlîna zarokan rin neaxe ew Almanya ya İngilizya xe Türkiye xe xirab gramatik nene lê di axe ev şaşîtiye ev şaşîtîra mirov derkeve baş e lê civakê da ger tu dixwazî zimanê rikmakî hînê ne tenê zarokan bi tekîliya mir û jin ya cî tekîliya bav û dayîk ya cî xismê xwe ya cî bi hemû malbat ew tekîlî kîjan ziman e ger ev ziman zimanê zikmakî nebe rojane te nikarî perwerde bikî bo wî cî ez bixa şahîdim hundur da min cih girtiye vî alî da rêxistin û komelên Kurda ew ki ez hundur da bûm cî komkar yek navêkê 45 salin Ewropayê da dünyada kar dike ew komelan da qedexe kiriyekî dibêje yani çawa ava bûye zimanê zikmakî biaxivin lê hin cihanda beşte çû hin cihanda beşte dibe ku neçe niha mirov çi bike ku zarokê xwe zimanê zikmakî hîn be berê bixa hîn be bixa bixune fikrandina xwe xewna xwe rojane ew zimanê zikmakî be Kurdî be kîjan zarav dibe bila be soranî dibe kirmancî dibe dimilkî dibe goranî dibe kîjanî dibe bila bibe ger ew malbatê da dayîk bav û ew hemû famîlyê çawa dibêjin malbat wî navbera xwe de naaxe naxune ew wext ev zarok jî hîn nabe na hûn cî jiyana xwe de bixa taybet dîjîn însanekî erebî dizanin kurtefilmê erebî vedikin zimanê erebî vedikin ew piranî serî filmên Tirkî vedikin lê ger ew filmê Kurdî vekin kîjan zarav dibe bila bibe yan cî televizyonên Kurdî temaşe bikin nûçeyên Kurdî temaşe bikin filmê zarokan Kurdî guhdar bikin ew bi dîsîplînekî dibe ger dîsîplînekî hundura mirov bixa da yê mezinan da tu nebe ne mümkün e ki yani Alman dibe rol modelekî minakekî baş cem zarokan tu nebe ev zarok ne mümkün e ku zimanê xwe bidomîne hûn bixa şahîdin Ewropayê da kîjan yadî derdibin bila bibin zarok heta hêlîna zarokan dest pê nekiriye 2 salî belki 4 salî bi malbatê de zimanê xwe hîn dibe diaxe lê destpêkî dibistanê an cî hêlînê dike wê carê destpê kîjan İngilizce Almanya Finlandiya kîjan welatê da ye dizivire wî zimanê dayîk ya cî malbat vî alî da gerek zix bisekine mirovên mezin pedagojik nafikirin vî alî de xunavxan hep bispore dizane lê min bixa jiyana xwe de ger zarok bizane ki diya wî İngilîzî dizane ev zarok İngilîzî diaxe ger bizane ev Tirkî dizane zarok Tirkî diaxe ya cî Almanî diaxe yani em bi prensîp bi hezkirin em bi zordarî nikar bibexşîne
نەنا تشتێک نەبوو بکە ئەم bi zorî carcaran civînan da jî em dibêjin kî kerema xwe em Kurdî biaxivin yani zimanê zikmakî biaxivin ev din dibêje ku gule ez fam nakim. Tamam. Fam nakî tu zimanê Almanî hîn dibî, İngilîzî ya cî yêdin Fransî hîn dibî. Çûma zimanê zikmakî yani ziman hînbûn bi zor nabe bi dil û bi mêjiyekî netewîtî mirov dika bingehî wî ava بله bike. نجلا خان ببورە بڕاستی دەمەی مە خولەکتنێمانە هێ پرسەمە نجلا خانیجی مایە تە هەر هەبی تشتن gelekî baş gotin xwe malbat divê zarokê ji piçûkanî ve hênî ziman bike lê wekte gotî ev saziyên me yê diaspora yê hemî deveran û dema ku kursên zimanê Kurdî çêkin ez dibêjim malbat zarokê xwerekînê de ev ê ne tenê ziman axaftin fêrî axaftina ziman bibin û fêrî rêziman Kurdî bibin û awakî fermî wê zimanê xwe zanibin. Arêz Xan em ê niha hinekî li ser Rojhilatê Kurdistan biaxivin mixabin me destpêkê em li ser bûyerên ku li Rojavayê Kurdistanê û li gelê Kurd li Eşrefiyê û li Şêx Mesûd çê dibin niha Rojhilatê Kurdistanê jî wek dibînin rewşa we pir zor e rejim ji xwe rejîma her çar parçê Kurdistanê her pênc parçê Kurdistanê her demî zor li ser me û çi qasî xwe bike warê ew an kirasê mirovaniyê li xwe dike dema digihê bara Kurdan kirasê zordara li xwe dike. Jina Kurd wekû em zanin rola jina Kurd li Rojavayê Kurdistanê ji berê de ta niha nemaze dema komara mehabat hat avakirin rola wê berz e rola wê xuya ye jineke jî hatiye ew jî ji berê de ta niha biya peşmerge xwendiye gelek kar dike û ketiya partiya de jî ez karim bêjim rewşa jina me ya Kurd li Rojavayê Kurdistanê cuda ye. Çi dikarî ji me re li ser rewşa jinê û li va bûyerê ku li Rojhilatê Kurdistanê çêdibin ji me re biaxivî. سپاس ناری خانم کاتەکەی زۆر کەمە من هەوڵەدەم زۆر بە کورتی وەڵام بدەمەوە بۆ کاتێکێتر حتمما زۆر زیاتر لەسەر مەسەلەی شەخصاکەین لە ئێستا من نتوانم من پێم خۆشە یەکەم جار بەوە بڵێم سەرکەوتن بۆ خەبات لە هەر چوار پارچەی کوردستان و تایبەتی بۆ ڕۆژئاوا و ڕۆژهەڵات کە ئیمڕۆکە هەنە ڕۆژێکی زۆر ناجێیر و نالەبارە خۆت ئاماژەت پێدا بەرحاڵ ئەو ژنان تایبەتی ڕەوشی ژنان خەباتی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەرحاڵ مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەوان پێشمەرگە بوون چالاکی مەدەنین چالاکی سیاسین ڕێکخراوەین و هەر لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە چوار حکومڕانی کۆماری ئیسلامی و تەنانەت پێش ئەویش ژنانی کورد بەرحاڵ چالاکوان بوون چالاکی سیاسی بوون و خوازیاری ئەوە بوون کە بەرحاڵ وەکو ژنێک و وەکو یەکەم جا وەکو پرسێکی تاکە کەسی وەکو ژن دواتر وەکو پرسێکی نەتەوەیی هەموو کات خۆیان دابڕێژنەوە لەم بۆرەدا خەباتکەن تاکو ئیمڕۆکە بەرحاڵ دەست و پەنجەی ژنانی کورد لە هەموو ڕوویەکەوە دیارە ئەوان ڕێبەرن لە ڕاستیە لە ڕاستیە متانم ڕێبەرن ئەوان ساڵها پێشمەرگە بوون لە شاخە بوون لە شارا بوون و ئیمڕۆکە من پێم خۆشە زیاتر فۆکوس لەسەر ئەوە بکەم لە دوای شۆڕشی ژینا کە لە دوای کوشتنی ژینا ئەمینی لە شاری سەقز و بە دروشمی ژن ژیان ئازادی ئەم شۆڕشە سەری هەڵدا بێبەری نەبوو لە خەباتی ژنانی کورد لە بەشداری ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە و تاکو ئیمڕۆژ بەردەوامە ئێستاکە نزیکەی تقریبەن 2 هەفتەیەکە ڕۆژەکە زۆر ناجگیرە لە ئێران و لە کوردستانە هەمووتان ئاگاداری ئەوە هەن بە احتماڵی زۆر و ئینترنێت بۆ ئیمڕۆ پێم وا بێ 4 ڕۆژە بێ بۆ 5 ڕۆژە جێسپێنێکە ئینترنێت داخراوە هیچ ئاگاییەک لەگەڵ خەڵکی ناوخۆدا نییە و ئیمڕۆ من لەگەڵ هاوڕەیەکما کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەژی و دواتر هاتبووە باشووری کوردستان
نازان بۆ چ کارێک کاتبوو لە ڕاستیە پرسیاری ئەوە نەکەوتین بەڵام باسی لەوە کرد کە لە ناو خودی ئێرانە تەنانەت لە شار بە شاریشەوە ناتوانانی تەلەفۆن بکەی ینی تەلەفۆنیش داخراوە و تەواوی شارەکانی کوردستان میلیتاریزە کراون مەکتەبەکان داخراون لە ڕۆژێکی لە ڕاستیە جێی نیگەرانیە و ئەوان بەدەستی خاڵی لەگەڵ کۆماری ئیسلامیە ڕوبەڕوون کەسانێکی زۆر کوژراون و هاوکاتیش کەسانێکی زۆری جەستبەسەر کراون کە لەم نێوەدا بەڕاستی ژنان تێدا بوون هەر لە سەرەتای شۆڕشی ژیناوە تاکو ئیمڕۆ ژنان لە پێشەنگی ئەو خەبەتەدا بوون نانی خانم من دەڵێم کە پرسی ژن لە هەر چوارپارچەی کوردستانە لە زۆربەی پرسەکانە یەک دەگرێتەوە بەڵام بەپێ ڕۆژی سیاسی ناوچەکە ڕەنگە بڕێکات ئەم پرسی ژنان بڕێک جیاوازتر بێت لە چوارپارچەی کوردستانە بەرحاڵ لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە من لێوێدا هەم ڕۆژی ژنان ڕۆژێکانی من دەتوانم بڵم کە شۆڕشێکی فێمینیستی ڕادیکاڵ لەوێدا بەرپایە کە ڕاستەوخۆ شەڕیان لەگەڵ حکومڕانیە ڕاستەوخۆ شەڕیان لەگەڵ دەسەڵاتداری ئیسلامیە دەسەڵاتداری پیا و سالارە دەسەڵاتداری دینی و دیکتاتۆریە و تا بە ئیمڕۆژ بەشە ڕاهاتوون یعنی کە دروشمەکان سیرەکەین ژنی کورد هیچ وەختێک داواکاری ئەوە نەبووە کە ڕێفۆرمێک لەناو کۆماری ئیسلامیە دروست ببێت ئەو هەمیشە داخوازی ئەوە بووە کە کۆماری ئیسلامی بڕواتوە و هیچ جۆرە دیکتاتۆرێکیشی دوای ئەوە قبول نەکردووە بۆیە دەڵێم کە بەرحەڵ خەباتی ژنی کورد خەباتێکی ڕادیکاڵە لە ڕۆژهەڵاتی کوردستانە و ئیمڕۆ خوازیارە ئێمە ئیمڕۆکە لە سوۆسیال میدیانی ژنی کورد تەنها پێشمەرگە نیە تەنها بەرپرسی ڕێکخراوە نیە ئەو تەنها مایکی بەدەست نییە ئەو سوۆسیال میدیاشی بەدەسە ئەوان پلتفۆرمهایەکی سیاسی و کۆمەڵایەتیان هەیە دوای ئەوە ڕاگەیاندن ئەنووسن هەشتەکدا ئەنن ڤیددیۆ لە خۆیان قساکەن دایەنن ئەمانە هەمووی نیشانی ئەوەسە کە ژنی کورد زۆر بە خۆشحاڵیەوە ئیمڕۆ لە خەباتێکی وریایانە وشیارانە خەریکە هاتووەتە مەیدان کە بەرحاڵ بە هەموو شێوەیەک داخوازی خواستە ڕەگەزی و نەتەوەیی و بەرحاڵ جیاوازەکانی خۆیەتی کە پاشەکشێکی لەسەر ناکات و لەسەریشی بەردەوامە و منی ئەتوانم بڵم لە چاو ئەمەی کە ژنی کورچەنە سەربەخۆ داوای مافی خۆی کردووە هاوکاتی دەنگی یەکگرتووی بووە بۆ ژنانی نەتەوەکانی دیکەی بندستی ناو چوارچێوەی ئێرانیش و هەموو کاتێک هەوڵی داوە کە لەگەڵ ئەوانیشا گفتوگۆ بکە زۆر لەسەر ئەمە قسە ناکەم بۆ کە کاتەکە زۆر نەگرم لا خونافخانم بەڵام ئەوەیە بەرحاڵ هیوای سەرکەوتن و هیوادارم کام ڕۆژە بەرەو باشی بڕوات و لە کۆتاییە بگاتە سەرکەوتن بەرحاڵ بۆ ئێمەی ژنانی کورد زۆر سپاس ئارێز خان ڕاستە مخابن ڕژیمە ئێرانێ نەتەنێ زۆرداریە لەسەر ژنا کورد لەسەر ژنێ ئێرانیە حمیایە يعني او خدكي وكو رژيمك مسلمان اللي مخابن ان مسلمانا وتقول جم رژيمينين جارنا ام جنن ايراني فادا دبينن دماد اخفن براستي جارنا دغرين دماد اخفن افخا ايراني لا كردن بيجي هنجي زورداري هيا ام قالك سباسياتت كان خناف خان هم ولي بكرتاهي مسار الزمان اشتغلوا سر مالباتا حمي علي كردستاني مخابن جارجانا ابد بهيزن كو كردن مي روش افا وكو تزاني وكو ازانم ام قالك بالزباني وخفا بنتوا خفا ام قالك قريدايبين نهاجي مالباتا هنا قالك اللي بيديجي في تشتيت كان لي ام جانا بهيزن كو مالباتا هي مجي هنا وك كرد مي روش افا كردستاني اوجي خدوري زماني كردي كرنا وبزاركي خورا بالماني عن سويدي عن زمان جديد اخذن دبيجن دا امجي بخيرا وفيري فازمانا بن تشد بيجي سرفي خناف خان بله ساعت خوش يعني زماني كردي جمرة خطا صورة كارو خباتات برجني دم كريا هر وحاجي دبر زماني كردي دم كريا التياسبورا و براستي چونامه کردستانی وزارت پرورده ما هفت پیوانک پورا امضا کردیش با اریکاریش با اینی دیاسپورا و از گلکی پیسر بلندم که ایرو نزیکا 200 زاروکی ما فرمید خوندگه آلمانی دا کردی فرده بن زحمتی گلکی هانه براستی دوی روکی ام وخد دني جبوني في مجاريش بركو قالك بالفرحة ويبن از ده
کۆمیتارێ بە بردەمەیە فدراسیۆنا زمانی کوردی ئەو بخۆ نابێ بڕاستی مرۆڤ د فدراسیۆنا دەبێت خنافخان ببوره براستی حواله ما مستعد باقي بيجي خلكي مددومانا وقت قوتي اف مجاره شخوا امي بكن مجاره يا زمانه كردي ديسا امي جنو ميرا اش حميه لي كردستان بينن امل سرفي باخفن جن ما هيجا قوتني از ديسا بجنا خل برحمو شهيدي ما دطوينم هاي جواها بن هر كسكي الباجاري خو بگهني سياسة ما داري خو وبنجوازي خو بكن وقالك جنان يك آريا جمعان فيسانديا وأم دعوي كونجرنا كرنا جني كرد حمود لمنا مخابين صالكي ما تخص براستي نزيكا دصد سيصد كسي بيننا كونجر أو درفتشينا بو لي فورم هانا كارن ببنا اندام خبات نرا وسطايا خباتا كونجر بريدايا وكارن تبليمة ببن وفي خبات دولمند بكن ديسا سركفتن وسرفرازي وهر بيجي كردو كردستان وروج آوا بيجي ونامري وناكفي تهر هبي تهر بيجي خناف خان نجلا خان عريس خان ودريا خان جي از جالك سباسيا ودكم بنافي يكيتيا قشتي يعني بسكارون جمعواني كرد لسوريا وشقا بنافي فدراسيونا جنين كردستاني الدياسبورا والسر كنالا بيف تي في هون مربين مقالكي سباسيا واتكن ام هيفينا وك ما قلتي جارن بي ديسا ام هبدورا باخفن بنارن هيجاب بين الخير وخشيده وشباش وخش